سڵاتان لەبێ لە شەوی 24 ڕەمەزانەوە من کۆڤان عەزەتم بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم. بەرنامەی پاشیف خۆی لە دوو تەوەر دەبینێتەوە. لە تەوەری یەکەمدا باس لە ڕازیبوون بەو بەشە دەکەین کە خوای گەورە پێداوین لەگەڵ مامۆستایەکی ئاینی باس لەو بابەتە دەکەین. لە تەوەری دۆمێژدا کە تەوەری تەندروستیە باس لە نەخۆشیەکانی چاو دەکەین. بەڵام بەر لەوەی بچینە سەر تەوەرەکانمان پاکێجێکمان لەسەر شاری ڕەحای باکووری کوردستان ئامادە کردووە. لە شاری ڕەحای باکووری کوردستان کە یەکێکە لە شارە سەرنجڕاق کێشەکان بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا بەتایبەت لە ڕووی شوێنەوارە مێژوویەکانەوە با بڵێن گەشتیارێکی زۆر سەردانی ئەو شارە دەکەن. بەڵام خەڵکی ئەو شارە بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما ئەوان لە ماڵەکانیان دەچنە دەرەوە دەستنە نێو ئاو و دەستنە نێو مزگەوتەکان. بەڵام لەگەڵ بانگی ئێوارە و دوای بانگی ئێوارە ئەوان دەگەڕێنەوە ماڵەکانیان. بابێکەوە بینەری ئەم پاکێجە بین. ڕەحا وەک باژارێ پێغەمبەرە تێ بناوکردن ji ber vê yekê jî efsaneyên li ser gola Masiya û Hezretî İbrahîm Xelîl hatine gotin, mizgeft û avahiyên ku bîmariyên cuda hatine çêkirin û germahiya havînê di nav hevde hatine hûnandin. Welatî ji ber germahiyê li vê derê di nav wê ava ku ji gola Masiya tê de xwehînik dikin û heta ku dema fetarê tê. Xelîl jî ji bo hînike hatiye vir. Piştî ku azan dixwîne dezmêj digire ku li mizgefta li ber wê ava hînike nimêjê bike. ام حياه نيفرو لمال بر قليمنا ام يدوبي فرج ام دو نيفرو جفرا قليما مايا ام الفرا ام هونكن Gola Masiyaya Rihayê xwedî taybetiyeke giring e hem ji ber efsaneyên xwe hem jî ji ber mîmarî û teşeya xwe ya dîrokî ciyekî geştiyariyê yê herî girseyî li Rihayê ye. Mahmud Açar jî zaroktiya xwe va li ber vê golê zad difiroşe. Mahmud dibêje piraniya geştiyarên ku tên ji bo ku vî ciyê dîrokî bibînin û lê bigerin tên. Ew dibêje ku rojê teqrîben di navbera 400 û hezarê de zedê masiyan difiroşe. Ji bo xêrê davêne ku davên kêfa xwe davê. Vir jî ku Hezret İbrahim ketiye êre. Wata nemrit Hezret İbrahim dave êr, odin dibe mesî ar ji dibe av. Heşta ziyareta xwe ji bo aliyê tê de ava şîfê heko. Dema ku hûn li şûnên xwarineyên li Rihayê temaşe bikin, bibînin ku li ser maseyan zebzeyên nehûrkirî li ser mêzê ye. Ji ber ku Rihayî salataya xwe li van şûnan bi xwe çê dikin. Di fetarê de em jî li şûneke wisane. Lê xwediyê kargehê dibêje ger ku hûn ji vê çandê haydar nebin, em dikarin salataya hazir jî bidin we. Normalde mesela pivaz batanıcı o pivaz o herkes bunu tahtaya kere. Yani herkes göre şekli o keyfi o çedike. Yabancı ne zannem diye normalde Urfalı bir yana bir haka çegrana. Yabancı diye işte hazırdır ne ki. Li gel ku bajarê Rihayê taybetiyên xwe yên ji bo alema İslamê diparêze, bermayî û teşeyên ji serdema firavûnan û ol û baweriyên cuda jî hene. Loma jî yek ji wan bajarê ku herîzê de geştiyar lê geştê dikin li Bakurê Kurdistanê ye. Sidik Eren, Kurdistan 24, Riha. بەڵێ لە تەوەری یەکەم باس لە ڕازیبوون بەو بەشەی کە خوای گەورە پێمانیداوە باس لەو بابەتە دەکەین بە میوانداری سەید سەفا سەید غانم مامۆستای ئاینی لەگەڵم دەبێت. مامۆستا بەخێر بێت. دەستخۆشی لە مرۆڤ تا چەند پێویستە سوپاس گوزار بێت بەو بەشەی کە خوای گەورە پێیداوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله على سيدنا وحبيبنا وشفيع ذنوبنا محمد وعلى آله وأصحابه من والاه. پێشەچی دەستخۆشی لە جەنابەت دەکەم. سپاس. خوا موفقتان کە ئەو تەلەڤیزیۆنە ئینشاءالله سپاس دەکەین کە بەڕاستی ماندینە لەو مانجی ڕەمەزان ئاگادارین شەوانی عالم لە شوێنانە ئێوە خزمەتی ئەو ئیسلامە و ئەو ملەتی خۆمان دەکەین ئینشاءالله و داواکانی لە خودا ڕەب العالمین هەموو لایەک موفق کە خوا ئەو ڕەمەزان نەڕوا ئیلا بە ئاخر خێر ئەو دوژمنە گەورەمان لەسەر هەڵگری ئینشاءالله پێشمەرگەکانمان سەربەرز بن لە دنیا و لە قیامەت خوا موفقیان کە بریندارەکان شفا بدا شەهیدەکان شارکە بەبەشتی بەری خۆی ئینشاءالله ئامین یا رب العالمین. خدا رب العالمين لقرآن بيروز فرمي وإن تعدوا نعمة الله لا تحصوها.
ئەگەر نعمەتی خوا بدەینە ژمار نایەتە ژمار نعمەتی خوای زۆرە بگرە لە جەسەدی ئینسانی ئەو جەسەری لە چاومان لە دەستمان لە لاقمان لە هەر جەسەدی خۆمان و هەروە پاشەوی ئیمانەکەمان ئیسلامەکەمان پاشان وەرە ئەوجا ئەو نعمەتانەی دیکەی دنیا کە خوا ڕەب العالەمین دایەتی ئێمە ڕازی بین ئەو بەشێک کە خوا ڕەب العالەمین لە بۆ مەدانە دەفەرمێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید ئەگەر شکرانەی نعمەتی منتان کرد ئەمە زیاد دەکەم ئێمەی موسڵمانی ئەو زمانێ بەڕاستی خۆمان مەثەن کە تەماشا دەکەین بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ تۆ دەکەوینە ئەو ناخۆشەی عالەم شکرای نعمەتی خوا ناکە گەر پێشی چەند ساڵێک فکرکەین ساڵەکانی نۆهات کە ڕاپەڕین دەستی پێکرد زۆر بۆمان پاسکیلەکمان نەبوو هەندێکمان هەر هیچی نەبوو سەر لە فەزلی ڕەب العالەمین خوددا ڕەب العالەمین ئەوهای کرد کە کوردستان هەرێمەک دروست کرا و هەروەها ماڵ هەیە سێ سیارەیە ماڵ هەیە چار سیارەیە ئەو خانیانە و ئەو نعمەتانی خوار هەموو نعمەتی خوا بۆ ڕەب العالەمین کە دائیمە بەڵام ئێمە شکرانەی خوا ناکەین ئێمە هەر هەموو کاتێک غرورین لەو ئاخرەی ئاگادار بووم کە تەماشا دەکرد مەثەن عالەم دەچوە نورانە شیوەشی خواردنەکی باشی دەکرد بەڵام کاتێک کە دەبۆ هێوار دەگوت ئەیبە شیوی نورانی کەسبی خواردیتی با بچێ مەطعەمەک $100 سەرف دەکرد شکرانەی نعمەتی خوامانە دەکرد دەمانزایەکێ لە پرسیارەکانم ئەوەیە دەبینین زۆر لە مرۆڤەکان ناڕازین بەوەی کە خوا پێی داوە چی بابن لە دینی ئیسلامەوە چی بەسەر ئەو کەسانە دەیەکەوانەی ناڕازین بەو نیعمەتە ئەو کەسانەی کە شکرانەی بکەن زیاد دەکە ئەوانەوە ئین کەفەرت و لئین کەفەرت ئین عەذابی لەشەدید عەذابی خوا دێتە سەریان ناخۆشی دێتە سەریان خوا ڕەب العالەمین دەفەرمێ ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم خوا لە هیچ قەومەک ملەتێک شارێک وڵاتێک تێک حتى ملەتەکە بە خۆی لە خۆی تێک نەدا ئێمە بەڕاستی لە فەزلی ڕەب العالەمین پێشی ئەو شەڕی مەسا عالەمەکە بەڕاستی ڕاتبەکی باش لە فەزلی خوای ڕەب العالەمین شتێکی باش ئیش و کەسا بەتوانە عالەم غروری گرت غروریەکە بوو ئێمەی وا گەیشتە ئەو دەزێ ئەگەر شکرانەمان کرد زیاد دەبی ئەگەر کوفرانەمان کرد خوا خوانەکە خوا دوورمان کە ئینشاڵڵا ناخۆشیێتە سەر واتەوەی بەسەرمان هاتووە پێتان وایە ئەمە سوپاس گوزار نەبوونە بەڵێ لەبەرەوەی بەڕاستی وەکو تازە گوتم عالەمەکە زۆر شکرانی خوای نەدەکرد هەموو کاتێک قسەی ناڕێکمان دەبیست واتەوە سزایەکەیتی کە وەری دەگرین جەزایەکە نییە بڵێ مەثەن خوا عقوبەیدایە لە بۆی خەوە بەڵام پێشامان دەدا خوا دەفەرمێ وما نرسل بالآيات إلا تخويفا ئێمە هەر شتێکی دامان سەر هەر مڵەتێک لە بۆی بترسێ بگەڕێتەوە چکمە گەرەوە نەبایە زیاتر غروریمان دەکرد زیاتر عالەمەکە ڕووی لە گوناح دەکرد زیاتر عسیانی خوای دەکرد زیاتر شکرانی خوای نەدەکرد بەڵام ئەگەر کاتێک کە خوا ڕەب لە پێشان دێسە فەرق مەثەن لەگەڵ پارەکە و پێرەکە مەثەن لەمەوە پاش عالەمەکە مەثەن فەرقی کرد عالەمەکە زۆر باش گەڕاوە الحەمدولیلا فەزلی خوای عالەمەکە ئێستا دەستی خۆی گرتیا لە ئاگامان لە خۆبینەوە کرێمان تێک زیاتر تێکتی لەبەرەوەی شکرانەی خوای بکەین بەڵێ باش بۆچی هەندێک کەس خوا پێدراوە هەندێکیان هەژارن هۆکارەکەی چییە ئەوە تەقسیماتی خوایە خوا ڕەب العالەمین هەندێک ئەگەر بێت هەموو دەوڵەمەند باە نەدەبوو هەموو فەقیر باە نەدەبوو هەندێکی دەوڵەمەندێک هەندێک فەقیر دەکات باور کە ئەو کەسەی کە دەوڵەمەندی کردیا ڕۆژی قیامەتێ پێغەمبەر لە حەدیثێک دەفەرمێ دەوڵەمەند دێتە خزمەتی خوای دەفەرمێ یا ڕەبی خوای خۆز کەم فەقیر بامە تەمەنای فەقیری دەکات لەبەر ئەو پارەی لایەتی زۆر بە ئیمتیحان حسابە ئەو پارەی کە لە لایەتی ئیمتیحان دەکرد پێغەمبەر دەفەرمێ لا تەزولا قەدەمە عەبد حتى يسأل عن أربع یەک لەوانە لە یەک لەو چار سوالەی دەفەرمێ عن ماله من أين اكتسبه وفيما أنفقه لە چێت پەیدا کرد و لە چێ سەرف کرد ئەوە دەوڵەمەندەکە دێنە سەر فەقیری پێغەمبەر لە حەدیثێک دەفەرمێ خوا ڕەب العالەمین بە عەزەت و جەلالی خۆی گەورەی خوا لە ڕۆژی قیامەت دەفەرمێ ئەی فەقیر وا نەزانی تۆم فەقیر کردی ڕکب لە تویتەوە وەڵڵاهی تۆم خۆشویستیە حتى حەزەتی موسا عەلەیهی سەلام خوا ڕەب العالەمین وەحی لە بۆی نار فەرمی یا موسا وا عەبدێکم مردیە لە فلان شوێن بڕۆ بیشەوە کفنیکە حەزەتی موسا گەڕا لەولا گەڕا بیبینتەوە حتى دیتەوە تەماشای گەیشتە شوێنێک تەماشای کرد غرفێکە نە پەنجەرەی لێیە نە سەقفی هەیە نە موبەریدەشەیە نە خواردنەچیە نەشێک تەماش کابرا سەری لەسەر خشتە چی وەفاتی کردیا سەری خۆی بەرز کە گوتی ئیلاهی یا ڕەب ئەوە عەبدی تۆە فەرمی بەڵێ ئەوە خۆشەویستی منە دەوڵەمەندەکە امتحانە لە بۆی پارەکەی لەکردی فەقیرەکەش خوا ڕەب العالەمین ڕێزە لە بۆی گرتیا لەبەرەوەی پێغەمبەر دەفەرمێ اللهم احيني مسكينا وأمتني مسكينا واحشرني مع المساكين پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم خوایە بژیم بە فەقیری و بمرم بە فەقیری و بێمە خزمەتت بە فەقیری کەواتە هەژارمان هەیە لەوانەیە شکرانە بێ سوپاس گوزار بێ لەوانەیە هەشمان بێ سوپاس گوزار نەبێ بۆی کە هەیەی لەوانەیە ئەو مەعاناتەی تێیدا بیتن پاداشتی ئەمانە چییە ئایا ئەو کەسێک کە ناشکرە
لەوانەیە هۆکارەکەی ئەوەی بێ کە هەژار بێ لەوانەیە ناشکر بێ ئایا ئەویش بە هەمان شێوە بەبەر پاداشت و سزا دەکەوێت؟ پێغەمبەر لە حەدیثێک دەفە عەجەبەن لئەمری المؤمن عەجایب دێ لە بۆ ئەمری ئیمانداری دەفە ئەگەر خۆشیەک هاتە سەری شکرانەی کرد دەڵێ یا ڕەب خودا ڕەب العالەمین جەزای دەدا خێری لە بۆیە و ئەگەر هاتو ناخۆشی هاتە سەری سەبری گرت ئەوەش خێری لە بۆی دەنووسرێ معنە لە هۆردوو لە عجایب دێ لە بۆ ئەمری ئیمانداری ئینسان پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم کە ئینسانە کە ئەگەر خۆشی هاتە سەری وتی یا ڕەبی خوایە زۆر شکر حەمد و سوپاسی تۆ دەکەم ئەوە خێر لە بۆی واگەر ناخۆشی هاتە سەری گوتی خوایە الحەمدلله الحەمدە خوای امتحان دەمکەی خوایە ئەوە هەموو امتحانی ئێمە دەکەی چونکە لەبەرەوەی خوا دەفەرمێ وەلەنەبلوەنەکم بشەیء من الخەوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات ناخۆشی دێتە سەری مێوەجات دەڕوا منداڵت دەڕوا ئەو دەخوارێ وبەشری الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون کاتێک بڵێ خوایە ئەوە تو دایتت بە خۆت دایتت بە خۆت بتە لای خۆت و تەسلیم خۆی تەسلیمی خوای دەکاتە رب العالمین. مامۆستا لەگەڵم بمێنەوە دەچمە لای هاوکار مەرجانداخ لە ئەستەمبۆڵەوە لەگەڵم دەبێت سەبارەت بەو تەقینەوانەی کە نزیکەی کاژمێرێک دوو کاژمێر بەر لە ئێستا لە فڕۆکەخانەی ئەتاتورک لە ئەستەمبۆڵ ڕوویدا ئەرجەنداخ دەمێتە باش ئەم دبینین و هەژمارن جودا دەڕاگەاندنێدا تێن بەڵاوکردن بوو نمونە دبێژن هەفتەیە قوربانی هەنە یان 6 قوربانی هەیە بخود 10 کوشتی هاتنە و 10 کەسان جانی خۆش دەستدانە و 6 کەس ژی هەتان و کە هەنێک بێژن 6 هەنێک بێژن هەفتەیە داوی ئامار یەن قوربانیان چەندن یەن وان تەقینان. ڕاستە دلۆم وەکە گوتنا تێژی دەربارەی هەژمارە مری و برینداراندا پێشی یەکسەر ئاگاهیان gelek جودا هاتن بەلاوکردن لێبێ هەری داوی پارێزگەری ئەستەمبۆلê Wasîf Şahîn hate balafirxaneya ئەستەمبۆلê û daxuyanî da rojnamegeran derbarê hejmara mirî û brindaran da parêzgerê ئەستەمبۆلê Wasîf Şahîn got 28 kes canê xwe ji destane û nêzîkî 60 kes jî birîndar bûne wek agahiyekî fermî ev hate belavkirin li gorî agahî û zanyariyên fermî herî dawî li gorî agahiyên herî dawî yên fermî di teqîna li balafirxaneya Atatürkîya İstanbulê de 28 kes canê xwe ji desta û 6 kes jî birîndar bûn niha dermankirina birîndara 6 kesan jî li nexweşxaneyên derûdorî balafirxaneyê berdewam e û di nav birîndaran da rewşa 10 kesan jî gelek girane niha ji em pêşiya li ber balafirxaneya Atatürkîya İstanbulê nav vê derê jî gelekî teşxeleyeke mezin heye û rewiyên ku li hundirê balafirxaneyê derdixin bo derva û vê derê jî gelek vesayetên diçin lêbelê hêzên evlêkariyê ji ber tedbirên evlekariyê nahêlin ku wesayît derbazî hundirê balafirxaneyê bibin bi tenê wesayîtên fermî yên hatine wezîfedar kirin peyvirdar kirin ew derbazî nava balafirxaneyê dibin lêbelê ji bilî wê tu wesayîtên taybet nahêlin ku derbazî nava balafirxaneyê bibin û li vê derê jî gelek polîs hêzên evlekariyê hatine bijî kirin û tedbirên evlekariyê werdigirin niha wekê ana kameramanê min nîşan dide hem wesayîtên tîmên agirkujî wesayîtên tîmên tendurustiyê yên şaredariyê yên fermî jî li vê derê diçin nav balafirxaneyê û li vê derê jî tê gotin hinek birîndar hene hewl didin ku wan birîndaran derxin ve guhezînin bo nexweşxaneyên nêzîktirîn balafirxaneyê dermankirina birîndaran jî li nexweşxaneyên derûdor berdewam e û anha balafirxaneya Atatürkîya İstanbulê hemû seferên balafirê hatine rawestandin û hemû seferên metroyê jî hatine rawestandin û tê gotin heya saet 8 êvarê jî bi çû awayî seferên balafirê pêk neyê heta 8 êvarê İstanbulê hemû seferên balafirê hatine betal kirin û li vê derê jî sekna hem welatiyan sekna rêwiyan berdewam e û rêwiyên ku seferên wa hatine betal kirin ketine nav qisawetê metirsidarin li vê derê mexdûr bûne û li vê derê dixwazin mexdûriyeta wan jî bên temîn kirin lêbelê niha li vê derê bila hevkarê min
nişan bide rêwiyên ku li wê derê derdorê balafirxaneyê tê dîtin anha hejmareke zor rêwî li wê derî ne û endamên çapemeniyê jî li wê derê karûbarên xwe berdewam dikin rêwiyên ku niha anha tê ser ekranê hûn dibînin gelek rêwî li wê derê meqdûr bûne û seferên balafirê wan hatine betal kirin balafirxaneyê Stenbolê balafirxaneyeke navnetewê yer her roj bi 10,000 zêdetirî bi 10,000 rewî ji wir diçin nav bajarên Tirkiye diçin nav welatên din biyanî dem ji mêr dehê şevê bû ew teqîn pêkat li gorî agahiyên fermî sê êrişkarên xwekuş sê êrişkar bûn ew kesên ku ew êriş pêk anîne sê kes bûn ew sê kes ketin beşa termînala xetên derve yên balafirê û li wê derê pêşî Guleberdan piştre piştî Guleberdanê jî dengê teqînên bombeyê hatin pêşî Guleberdan piştre jî yekser bombeyên serxwe teqandine û bi vî awayî jî wek fermî hat belav kirin ku sê êrişên xwekû jî pêkatiye û di vê êrişê de jî 28 kes canê xwe ji destan û nezî 6 kes jî birîndar bûn di nav birîndaran da û hem di nav miriyan da sivîl hene lêbelê tê gotin dibe ku hêzên ewlekariyê jî di nav wan miriyan da hebin çimkî li ciyê ku teqîn pêkat nêzîkî ciyê niqtoya deverê ewlekariyê bû li wê derê kontrolên ewlekariyê dihat kirin û li wê derê ew êriş pêkat ji ber wê jî tê gotin dibe ku di nav mirî û birîndaran da jî peywirdarên hêzên ewlekariyê jî hebin li wê derê jî çûn hatin berdewam lêbelê bes wesaytên fermî dikarin bikevin nav hundirê balafirxaneyê ji bilî vê tu wesayît nayêlin ku derbasî hundirê bibin em dixwazin aliyê din jî nîşan bidin waye wê derê jî hejmarek rêwî dilovan tê xuya kirin û sekna wan jî berdewam e digel kelûpelên xwe û walîzên xwe çenteyên xwe li wê derê sekînîne û niha jî tîma wesayîteke polîs hat li wê derê ew ne yeke ne duduye ser hew yani wesayît bu serpey hew tên diçin gelek wesayîtên fermî yên hêzên ewlekariyên tîmên tendurustiyê tên û diçin li wê derê jî xebatên ewlekariyê bi awayekî fermî berdewam e bi awayekî berfirehî hêzên ewlekariyê tîmên tendurustiyê li wê derê xebatên xwe berdewam dikin û her wekî din dilovan nêzîkî çend saet da jî Serokwezîrê Tirkiye Binalî Yıldırım ji Enqerê birêk ket û tê payîn demên pêş de jî wê were ber balafirxanê Stenbolê derbarê teqînê de pêşî bên agahdar kirin û dûrê jî tê payîn Serokwezîrê Tirkiye Binalî Yıldırım jî derbarê wê êrişê de jî bo rojnamegeran wê daxuyanî bide û daxuyaniya xwe birêya rojnamegeran bi raya giştî bê parve kirin. بله بله ارجنداخ از دخوازم لسر وی بپرسم هنک بحثا اوان خواکوژان دکن هنک بیجن تقینین خواکوژی بونه هنک جی دبیجن بومبین دستی بونه آویتنا و چند کسک جی راویانه اف حتا چه قاسی راستا Dilovan pêşî gotin narincok yani bombeyên destê avêt bûn nav balafirxaneyê lêbelê piştre jî parêzgerê Stenbolê Vasîf Şahîn daxuya kir ku ew ne bombeyên destê bû êrişên xwekojiyê ye û sê kesên êrişkarên sê kesên xwekojiyê hatin balafirxaneyê pêşî Guleberdan biçek û silahan Guleberdan derdorê û piştre jî bombeyên serxwe teqandine teqîn li sê deverên cuda pêkatiye pêşî biçek êrişî hemwelatiyan û hêzên ewlekariyê hat kirin û dûrê jî êrişkar bombeyên ku serxwe ve girêda bûn teqandine û divê encama wê de jî ew teqîn rûda niha jî ew konvoya ku qafîla ku hûn dibînin konvoya qafîlaya wezîrekî yê Tirkiyeyê û li wê derê hatiye sekinandin wê bistek din jî wê derbazî nav balafirxaneyê bibe digel konvoyekî parêzvanî û ew wezîrekî ku hêj nav nehatiye diyar kirin ket nav balafirxaneyê wek me got dilovan ew ne êrişekî ku bi bombeyî pêkatî bû li gorî daxuyaniyên fermî li gorî de axaftina parêzgerê Stenbolê Vasîf Şahîn sê kesên êrişên xwekojî pêk anîne û pêşî Guleberdanê dûrê jî bombeyên serxwe teqandine. ارجنداخ او کسین کو بوینا قربانی
ئەو ڕێوین یانژی ئەو گەشتیار یەن کیژان وڵاتینە چێ ئامارێک لە بەردەستەنە یانژی ئاگایی هەنە ئەو بێتری قوربانیان یان کیژان وڵاتینە Tluan me ev tiştî pirsi ev kesên ku mirîne kesên bûne qurbanî kesên birîndarin ji hemwalatiyên Tirkiyeyê ne yan jî hemwalatiyên biyanî ne hêj derbarê wê de nehat bawekî fermî agahî nehatiye dayîn lebelê tê gotin li gorî agahiyên nefermî ew kesên ku mirine bûne qurbanî û birîndar giştî wan hemwalatiyên Tirkiyeyê ne em dikarin vî tiştî bêjin heta niha tê gotin ew kesên ku mirîne û bûne qurbanî û birîndar bûne di vê bûyerê de di vê teqînê de dibêjin ew kesên hemwelatên Tirkiyeyê ne kovan. Ercan da hetanuka hikûmeta Tirkiyeyê kesek çi aliyek tuhmet var kiriye ku ev êriş encam dabe yan jî ew teqîn encam dabin? Kovan li ser piştî Kovan piştî teqînê rayedarên berpirsên hikûmeta Tirkiye li Enqereyê lezûbez li hev civiyan û derbarê vê teqînê de hevdû agahdar kirin û nav xwe da ser vê meselê ser vê teqînê ravestiyan û heta niha derbarê nasnameya êrişkaran da tu agahî nehatiye dayîn lebelê هنگ مدیا ترکیه تی بلاو کردن کو او ایریشا کل او ایریشیم کل استانبول ل بالا فرخان استانبول پیکاتیه نشانه یا کاری داعشیه تی گوتن چمکی برین هاجر خسنا داعش ل استانبول دمکو ایریش پیکانی بو ترانی ایریشن داعشی به ایریشا خکوجی تی کردن و لوماجی نها وک گومان رخصنا داعش نشان دادن جبو و ایریشی و تی گوتن احتمالی که مزن دبکو او ایریش لگوری آگاهی نفرمی او ایریش جالیه رخصنا داعش و پیکاتیه لسروی دمین پیش تجیب آوایی که برفرهی وک فرمی و درباری هم ناسنامه یا ایریشکارانده و درباری ناسنامه کسین قربانی نه و آگاهی بین پاروکرن نهال و درجی پیش بالا فرخانه یا Atatürk'e İstanbul'e hezin evlekariye ve deri bitamami girtiye bitene vesaitin fermi yen vazifedar dikçevin nav bala فرخانه اونها کامeramanı من hevkarimin Beşir Ariz nav hundre bala فرخانه nişani vedide yekser bu avayki zindil ve deri gelek vesaitin fermi yentimin agır kujiyetimin tendurustiye o yendin ve deri karubariyen xoya berdavam dikin o hatta demek ki hatta haşte evar İstanbul'e seferin İstanbul'e yen balafıran hatine ravestandın ve hatta haşte evar bütün avayı seferin balafırı de pek neyin و جبرویجی گلک ریویل و دری مقدور بونه و گلک ریوی لگل کلوپلین خو الوی دری آسمانه دخواستم کو بچن ولات یان خو برب نزیکا ججنا رمضان او اریش پیکاتو بو و جبرویجی گلک ریوی دخواستم کو بچن ولات یان خو لبلی نه جبروی اریش گلک ریوی و دری آسمانه چنداخ نهار روشا استانبول چوه بگشتی ترس لجم ها ولاتیان چه بویه خلکن و داره لجم گشتیار چید بیجن کوان ملوی داری لگل گشتیاران جی قصه کرد پیشتی تقینه کسین کو به دم تقینه لبافرخانه بون او شاهد بویری بون بحثا تقینی کردن و گلک ترسیانه گلک یعنی او تقین بود سدما ترس و خوفه و هم ولاتین استانبولیین کل استانبولی دیجین نهال و داری کمک گشتیار لگل حسکریین خو گریشتن هفدو و جبر کو و اریشه خلاص بون رزگار بون لگل حسکریین خو لگل مروین خو خزمی خو هاتن جمع و هناك کیلوگریجی دبن و داری کوان
رابشای هەودوو دەپرسن و ژبەر و گەیشتن هەودوو بساغ و سلامەتی گەیشتنە هەودوو gelekî kevxaşin wê derê lêbelê hinek jî ew teqîn bawayekî bandorekî ne başlaye ser derûniya wan bêguman çimkî li ser rûyê wan jî tê xuya kirin ku kelogirî bûbûn û ji ber vê teqînê jî em dikarin bêjin gelek kesên wê teqînê bi çavê xwe dîtine gelek kelogirî bûne û ew teqîn tesîrek ne başta ser derûniya psikolojiya hemwelatiyan jî ji xwe berî niha jî gelek teqînên pey hewl İstanbul'e pek hatibû û bi taybetî hem bandorek neyînê li jiyana hemwelatiyan kiribû û bi taybetî ji bandorek ne başda bû ser aboriya dikandarên İstanbulê kovan. سپاس بۆ هاوکارم ئەرجەنداخ کە لە ئستەمبۆلەوە لەگەڵم بووی سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابتان ئایا داواکردن دەچێتە قالبی ناشکریەوە چۆن داواکردن دەچێتە قالبی ناشکریەوە داوا بکەی معنای لە خوددا رب العالمین بەڵێ خوا خۆی فەرموویەتی ادعوني استجب لكم مەبەستم لەوە نیە لەو داواکاریانە زۆر جار دەبینیت بۆ نمونە بە نمونەی حەزرەت یوسف بهێنینەوە کە لە زینداندا بوو بۆ نمونە داوای لەو کەسێکە کە دەچوە لای ئەو کاتی پاشای میسر کە داوای لە خوای گەورە نەکردووە مەبەستی من لەوەیە بەخۆی ئەگەر هاتووی ئینسانێک لە خوای تەڵەب نەکە خوا لێی تووڕە دەبیتن داوا لە خودای نەکەین تەڵەبێ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە خوا رب فەرمووی ئەگەر توێ چیایی ئوحود دەکەمە زێر لەگەلت بی پێغەمبەر فەرمی نەخێر نامە یا رب فەرمی لۆ فەرمی ئەوڕۆ هەمبی کە خواردم بڵێم شکر ئەگەر نەمبوو داوا لێ بکەم داوا لێ بکەم کسان دەبی داوا لە خودای بکە هەموو کاتێک لەبەرەوەی خوددا رب العالمین ئەگەر ئەوە بی ملکەتی خوای تەکەبور دەکا ئەو کەسێک گەل لە خۆی تەڵەب نەکاتن واتەمە بەست لەوەیە تەڵەبکردن لە مرۆڤ دەکەوێتە قالبی ناشکری وەک لەوەی داوا لە خوای گەورە بکەیت بالضبط چونکم ئەگەر بێت و لە بەشەر مەسەڵەن داواکەی خوددا رب العالمین لێ تووڕە دەبیتن داوا لە خوای بکە لەبەرەوەی بەشەری موقەتە محتەمەل ئێستا دوو جار سێ جار بڕۆ ماڵی برای خۆی خوشتی خۆی سێم جار دەبڕۆ لۆ ناچیشکێت و لۆ ناهاتێ بەڵام خوا دەفەرمێ تەڵەب لە من بکە داوا لە من بکە ئەمن خالقی تومە ئەمن ڕەزاقی تومە ئەمن هەموو شتێک عایدی منە ئەو داواکردنەش ئی هەموو کەسێک بەجێ دەهێنرێت ئەو داواکردنی لە خوای گەورە هەموو چی یەکترە فەرقی نییە هیچ جیاوازێک هیچ جیاواز نییە ئەبەت باش زۆر جار دەبینین کە ناخۆشیێک بەسەر کەسێک دێ هانا بۆ خوای گەورە دەبات بەڵام لە کاتیەوەی کە ئەو ناخۆشی لەسەر لا دەچێت و دەچێتە خۆشیەوە ئیتر سوپاس گوزاریش نابێت ئەمانە چۆن سیر دەکرێن لە ئیسلامدا خوددا رب العالمین دەفەرمێ کاتێک کە ئینسان خۆشی دەکەوتە خۆشی ئەمنی لەبیر نابی بەڵام کاتێک کە ناخۆشاتە دوعای پان و بەرین دەکات داوای لە من دەکات ساوەکو مقدمەی باسمان کرد ئێمە مەسەم ملەتی خۆمان ملەتی خۆم بەڕاستی ئێمە کەتوینە خۆشیەک فەڕاحیەکی خۆش زۆر لە خۆشی بووین زۆر لە فەڕاحی بوو ملەتەکەمە خوای لەبیر کردبوو کەس خوای لەبیر نەبوو خوا رب العالمین فەرمی ڕاوەستا ئەوەتان ئەو جەدا تەڵەب لە خوای دەکەی ئێستا یا ڕەبی خوای سالکەی خوای ئەو قەرەمە لەسەرگری خوای ئەو مشکلمان لەسەرگری خوای ئەو ناخۆشیەمان لەسەرگری لەو کاتێ بەڵام کاتی خۆشی ملەتی مەعادەتی ئێستا گەلە ساڵی نۆتوێک وەکو لە مقدمەی گوتم ساڵی نۆتوێک بە بیرمان دێ هەمومان جەنازە نازانم جەناوت عومرەکەت ئەو زروفە دیتێنێ نازانم نۆتوێک بە بیرم دێ کە ڕاپەڕیم بوو خوابی کاتە خێری ئینشاءالله آخر خێر دەبی ئینشاءالله هەموو جاکە بعد عوسی هەر ناخۆشە خۆشی دەبی ئینشاءالله ساو ناخۆشەش لەسەر ئینشاءالله دەستی تاکید بزانین سەد تا سەد بەس بە شەرتێک بگەڕین لای خوا رب العالمین ساڵی نۆتوێک ڕاپەڕیم بوو خوددا رب العالمین کە ئەوها بوو زۆر شارەکان کوردستانمان هەموو ئەلحەمدولله پێشمەرگە هات هەموو ڕژێمی دەرکرد کاتێک کاوە بوو حرە جمهوری هات هەمووان دەربەدەرکراین چوینە کەتینە حدودی کاتی کەتینە حدودی لەوێ دەمانگۆ خوایە بەس بگەڕین عەتەبەکەی خۆمان ماتکەین ئەبەدەن هیچ گوناح ناکەین ئەبەدا عسیاری تو ناکەین هەموو کاتێک شکری دەکەین بالعکس عالەمەکە گوناحی کرد ئەودا شەڕی ئەمریکا هات مەثلا ئەمریکا کە ساڕۆغی بەبیرم دێ لێیدا بە تیارە لێیدا عینەن گوتم خوایە بەس ئەو جارە قوتارمان کە خوا قوتارمانی کرد جا خەراترمان کرد خوا رب العالمین ئەو شتانە کە پێشامان دەفەرمی بزان عەبدەکە ئایا لەو ئیمتیحانەی کو دەبی ئایا ناجح دەبی یان دەکەوتە ئەمنی لەبی دەکات ئینسان هەموو کاتێک فی السەڕاء والضەڕاء لە ناخۆشی خۆشی خوای لەبیر بیتر لەو کاتێک کە هانا بۆ خوای دەباتەوە لەو کاتێک کە لە بیری کردووە بەڵام لەو کاتێک کە دێتەوە بیری و داوای لێ دەکا خوای گەورە بەهانایەوە دێ وەڵا خوا هەموو کاتێک هەموو کاتێک داوا لێ بکە هەموو کاتێک دەیگاتێ
بەڵام ئەوجە دەبینێتە لەسەر ئیمانەکە و ئیسلامەتەکەی و تەقوای ئەو کابرای دەبینێ کابراایکی متەقیە کابراایکی مسلمانە کابراایکی لە سەزدەیە کابراایەکە مستەمر لە عیبارەتە خوا رەب العالەمین زووتر ئەوی بەهانای دەگاتێ. بەڵێ باش پێغەمبەری خوا دەفەرموێت سەڵاو وسەلەم دەڵێ هەر کەسێک سوپاسی خەڵک نەکە سوپاسی خوای گەورەش ناکە مەبەست لەمە چییە؟ ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ من لەم یەشکوری الناس لەم یەشکوری الله بالفعل ئێستا مەسەلەن ئێمە سوپاسی پێشمەرگە نەکەین سوپاسی خوش ناکەین مەسەلەن واقعی بین ئێمە ئەو پێشمەرگە ئێستا ئەو پێشمەرگە نەبای ئێمە حالمە محتەمەلە ئێستا بڕۆ پشکەرکوچێ حالی ژیانی و عالەمی ملەتی چی بەسەراتیە بڕۆ منتەقەکانی لای حکوومەتی بەغدا مەسەلە ئەگەر بەس ئەوێندە ببینە ئەوجا ئەیمە ئەوەجا سوپاسی ئەو پێشمەرگانە سوپاسی ئاسایش سوپاسی شورتە سوپاسی مرور سوپاسی ئەو ملەتی خۆمەتەم ئەو کەسێک کە چاکەی لەگەردێ ئەگەر من لەم یەشکوری ناس شکرانێوانەکەی شکرانی خوش ناکەی ئەو پێغەمبەر حەدیثی صحیحە دەفەرمێ ئەو کەسەی شکرانی عالم نەکە شکرانی خوای ناکە معنەی بێوەفایە مادەم ئێمە بێوەفا بین بەرامبەر پێشمەرگەی بەرامبەر مرورێک بەرامبەر شورتەک بەرامبەر ئەو کەسێک کە ئەمە دانیشتینە ئەمینی لە شاری خۆمان لە وڵاتی خۆمان ئەمن و ئەمان وانەینە مرتاحین دەبی ئەوە جا سوپاسی ئەو کەسایکە کە ئێمە لە ماڵێ پاڵماندایتەوە ئەوان شەو ڕۆژ نان و خەویان لێ ناکەوی ئەو جە سوپاسی خوا دەکەی رەب العالەمین. بەڵێ ئەو کەسانەی کە بۆ نمونە ڕازیە بۆی کە خوای گەورە پێیداوە دەبێ ئیتر لەمە بوەستێت و بڵێتەوەندە بەشی منە و تەواو بەردەوام بی نابی بلێ بەسە بەردەوام دەبی تەڵەبی خوا هەر کەم و کاتێک نەک بلێ بەسە کافیە بەس چییە تەماح نەبی تەماح نەبی بلێ ئەمە بە هەم بیتون بازیاربی بازیاربی ئیدیکە باشەوەی تۆ باز دەکەی ناکەوێتە قالبی تەماحیەوە بۆ نمونە ئەوەندێک کە هەیەی ئیتر بۆەوەندە ڕازی بێت دەستە قالبی تەماحی بەڵام هەموو کاتێک خوای لە بیر بیتن هەموو کاتێک خوای لە بیر بیتن تەماحی نەبی مەثەڵەن چی ئێستا کە ئەو زوڵفە ئێستامە نەما کابرا بەسەر زەکاتێک تەوزیع دەکەم میساڵەن مەثەڵەن نایتی دایتە کابرایەکی مەثەڵەن 5-6 وەرەقەی دایتێ بەڵێ یەکی دیکە دەینی وەنیە بلێتن مەثەڵەن کاکە بڕۆ ئەمن وەرم کتە بڕۆ بلێکی وەچی زمانی قەدیم لەو شاری هەولێرێ دوکاندارەکان دەجێڕن ئەمە زمانی منێ لەبەر عومرەکانی قەدیم دەڵێ ئەگەر دوکانی یەکەم بیکردبای زوو دەیکردەوە سکم پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ البەرەکەت فی بکوریها بەرەکە لە سبەینەکەیە ئەوەی زوو هەڵستی لەوە بەڵام ئەوە نمایە سەر ناومان دەڵێ ئەگەر دوکانی یەکەم بیکردبایەوە کابراک دەچوو ئەشیای لێ دەکڕی دووەم نەفەر بە هەر بە نەفسی شەخص دەیگو کاکە وەڵڵا ئەم سەرفەتاحم کرێ بڕۆ ئەو تەنیشتم ئەو ئێستا نەمای لە ناومان دەیگووە من سەرفەتاحم کردێ بڕۆ زەحمەتێ ئیمە ئێستانە ئەواناکە کابرا دەچی قەمیسە شەکەنیەکە چی دەکڕی مەسەلەن دەڵێ بە چەند کڕی لە دەستی قەمیسە دەچی پەمتۆ لە دوکانەکەی بکڕی لێو بە چەند کڕی بە 10,000 لێ بڕۆ بیدەوەم بە 8,000 دەدەمێ ئەوەی قەدیم گۆڕا ئەوەی ئێستا جەنابەت ئەوەی کە دەڵێت تەماح بالفعل دەیکاتە تەماحی باش مامۆستا بۆچی لە هەم دەستپێکی قورئانی پیرۆز هەم بە ئایەتیش بە الحەمدولیلا دەست پێ دەکات هۆکارەکەی چییە؟ لەبەروی ئەوەل جار حەمد و سوپاسی خوای لە فاتحەی کتابە فاتحەی قورئانە پێش هەموو شتێکە دروستکەری ئێمە ئەو خودایەکە دە الحەمدولله رب العالمین حەمد و سوپاسی نافەر رب المسلمین نافەر رب المؤمنین رب العالمین حەمد و سوپاسی خوایەک بکەم رب العالمین وە لە کۆتاییش عینە نالێ من الجنة والناس لكوتاي قرآن 114 سورة من الجنة من الجنة والمسلمين من الجنة والمؤمنين من الجنة والناس حمو عالم خواي بن باريزي لير رب العالمين ليش من الجنة والناس معنى خواي همو من رب العالمين ما مسألة قلم منوا دسم الله بيعميران من دسم الله بيعميران من هر يك لا قرآن شاخوان لا شاري هولير ولا قلما وەروە نیعمەت ماڕونوسی لە دهۆک وەروە حەسەن کاکۆ لە شاری دیاربەکرەوە لە گەڵم دەبێت لە سەرتاش دەسمە لای هاوکارم گۆران شاخەوان کە لە شاری هەولێرەوە لە گەڵمە گۆران ئەم کاتت باش لە کوێی شاری هەولێریت و پاشیڤ لەو شوێنێت چۆن بەڕێوە دەچێت بەڵێ کۆڤان ئەو کاتت باش ئێستا لە نێو بازاڕی شاری هەولێرین جیاواز لە مانگەکانی تر بڵێ لە مانجی ڕەمەزان لێرە لە هەولێر شەوان لەگەڵ ڕۆژ جیاوازە بازار بە شەو زیاترە گەرموگوڕی زیاتری پێوە دیارە بە تایبەت ئێستا کە بڵێن لە کۆتایی مانجی ڕەمەزانین بەرەو جەژنەتی خەڵک زیاتر ڕوو لە بازار دەکات ئەم شەو بڵێ ئێستاوە درنگانی شەویشە بەرەو پاشیو دەڕۆ بەڵام نێو بازاری شاری هەولێر قەرەباڵغا خەڵکی لە هەموو چین و توێژێک هاتوونەتە ناو بازار بۆ شتومە کڕین بۆ شیرنی کڕین بە بۆنەی هاتنی جێژن من مەبەستمە گەر هاوکارم
یارمەتیمان بدە لەگەڵ کۆمەڵی لە خەڵک قسە بکەین دیارە لێرە دوو پێشمەرگەش هەنا هاتوونە خەریکی من ئاگام لێ بوو خەریکی شتکڕین بوون مەبەستمە لەگەڵیان قسە بکەم ئەو کاتە و باش ئێوە لە شوێوە هاتوون بە تەمای چین ئەم شەو چۆنە هاتوونەتە نێو بازار ئەم شەو هاتوینە شتی جێژنی ڕەمەزان بکڕین سەردانی بازارمان کردیا ینی پێم وایە لە ڕووی بڵێ ئێستا جلوبەر لە وەکو بڵێ لە دەوام ڕاهاتوونە بەڵێ لە واجبەوە هاتوینە چیتان کڕیوە بەتەمان چی بکەن ئەو جێژنە بەرنامەتان بەتەماینە شتی جێژنی بکڕین بۆ جێژنی ڕەمەزان خۆشتەوە بڵێ پێشمەرگە ئێستا دەبینین لە هەموو سەنگەرەکان لە سنووری هەرێمی کوردستان دەپارێزێت پەیامەت بۆ خەڵکی چێکە چۆن خەڵکی دڵنیا ئەکەنەوە لەوەی کە هیچ مەترسێک لەسەر هەرێمی کوردستان نابێت بەڵێ سەرەتا بە خێرات نیوەکەین بەڕاستی لە سایەسەری پێشمەرگەوە بەعامڵێن هەموو خەڵکی کوردستان پارێزراوە و لەوەشان دڵنیاکەینەوە تاکو پێشمەرگەی کوردستان لەگەر سەنگەرەکانەوە سەنگەری گرتبێ ئەمانەتی خەڵکی کوردستان پارێزراوە بێ بە هەموو شێکەوە بگرە ئەوەی پێشتریش برێم ئەوە دلیل لەسەرەوەی کە ئەوها خەڵکی بین لە بازار هەموو لە ئەمانەتی پێشمەرگەیە سپاس بە هیوای شەوەی شاد و کاتەی خۆش باشە من مەبەستمە لەگەڵ ئەو کۆمەڵە گەنجەش قسە بکەم شەوتان باش ئێوە هاتوونە بازاریان لێرە ئیش دەکەن وڵاتینە بۆ بازارەرەوە سەردانیە بکەین شەوانی ڕەمەزان چۆنە لە هەولێر وڵی زۆر باشە عیبی نییە خۆشیت چیت هەیە بڵێ شەوانی ڕەمەزان چۆن لە هەولێر بە تایبەت ئێستا ناو بازار دەبین قەرە باڵغیا جەنابەت وەکۆ چۆن خۆت ئامادە کردو بڵێنەوە کۆتاییەکانیتی بەرەو جێژنەچی وەڵا بە حکمیەوەی ئەم ڕەمەزانە لەگەڵ ڕەمەزانەکانی کەیە جیاوازی بەخۆیەوە بینێ بە حکمیەوەی کۆمەڵی اقتصادی ڕووی کردوتە وڵاتەکەمان بەڵام هەر باشترە ینی شەوانی نزیکە بینەوە لە بەرە جەژنان ینی خۆشە ینی شەوانی هەولێر بە تایبەتی خۆشی بۆ ئارامی پێوە بیندێت تۆ چۆن خۆت ئامادە کردو بۆ جێژن سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانی کوردستانەکەم بە تایبەتی شاری هەولێر بەرەو جەژن ڕۆین بازار گەرم و ڕێش پێوە دیارە بەڵام ئینشاءالله ئەم قەیرانە ئەبێتە هۆی نەمانی نەبوونی بازار ئینشاءالله بازار باش ئەبێ ئینشاءالله ئەبینە خاوەن دەوڵەتی خۆمان ئینشاءالله بەرەو ڕێفراندۆم هەمومان هەنگاو دەنین بەرەو سەربەخۆیی ئەوە ئامازمانە ئینشاءالله کاتش خۆش بەوە دیارە و برادەرە خەریکی دوکان داخستنن ئەگەر کاکە ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ ئیشوکاری ڕۆژانە چۆنە چۆن بەڕێوە چێت ئێستا بە تایبەت کۆتاییەکانە ئەگەر بیت ئێرە زیێت نەبێ نازانم باش لە خۆی بەزیاد بی باشتر بە تایبەت ئێستا کۆتایە بەرەو جێژ نەچین ئیشوکار بڵێ بۆ نمونە بازار تاوە کاتژمێر دووە نزیکی دووە هەر هەیە کراوە پیاسی دەدەێ ها پیاسی بێ موسەی تاسیری زۆرە فەرقی هەیە ئەم ڕەمەزان لەگەڵ ڕەمەزانی پێشترە جێژنم بەبەستم جێژنە 100 فەرقی هەیە لە بازارەکە زۆر سپاس دەستخۆش کۆڤان هەر وەکو بینیت دیارە بازار قڕەباڵغێکی زۆری پێوە دیارە خەڵکیش قسەی خۆیان هەیە بە تایبەت پێیانیان ئەو پێشمەرگانە کە باسییان لەوە کرد ئەوان لە دەوامیشەوە هات بوون لێرە شتومەک بکڕن و خەڵکی تریش ئەم دوکانداران باسەکەن هەرچەندە قەرەباڵغی لە بازار هەیە بەڵام بەهۆی ئەوەی کەم بارودۆخە و خەیرانی دارایی هەیە لە هەرێمی کوردستانە دیارە خەڵک زیاتر ڕووی لە شتومەکڕینوان نەکردیەوە شەوکارەکەی بەپێی و قسەی ئەم دوکاندارانە بۆەوە دەگەڕێتەوە کە خەڵک موچەی کەم کراوەەوە یاخود خەیرانی داراییە هاوکارم گۆران شاخەوان کە لە هەولێرەوە لەگەڵم بووی بەڵێ دەچمە لای هاوکارم حەسەن کاکۆ لە شاری ئامەدی باکووری کوردستان لەگەڵمان حەسەن ئەفدەمێتە باش پاشیف لە ئامادەیەوەیە دەدەمەکەیدا ئەمبەر بێ ڕۆژێن داویەیەن ڕەمەزانێڤە دەچین نها هەمان گەرماتیên ڕۆژێنێکی و دوێ لە ئامادەهێژ بوو پاشیوێ بله براستی او گرماتی زیاده تر ده به هر کود چه برکو جشن نزدیک ته و خلک هجبارا خلکی ده نوا کولان ده نوا کوچه انده
زیادتر دبه جبر کو روزه گلکی گرمه خلق نکار دانستاندن آخه روزه بکله ولی شب جی و سال سر پیاره جدر و ام بیشن خلق جلو برگا دینه د فروش لو در پدوین خو خلق تامین دکل نوا سوک لسر شقامان هر وها درین دکانا جی لگوری روزن دسپیک ام بیشن زیادتر وکریه حتی ساعت بر ساعت در دوره دهه گرک در یه دکان دهاتن گرتن لبله نها حتی ساعت یکی دو شویجی هر وها در یه گلک دکانان لنوا دیاربکر گلک بازار باکور هر وها وکرینه براستی کووان ام نها لنوا سورینه لسر کانیه که نه افکانیه چرت بجن کانیه انزله ببینن و ساعت هجی جوان هجی خورد نوا آویدنه نوا و حوزیدنه هر وها خو دکن نوا آویده خو هینک دکن اف در بچک تایباتی و داره حتی سال 1978 اف داره وسط دهرکی جه 78 پیدا اف در چکیا یعنی خلک نزانی کو اف لکو داره در دکه جبر کو ام بجن آواهی زده هاتن چکرن و ریا و آوه هاتا گرت معلومه افغانیه که دو برد سال 2004 ده جاره کدن اف هاتا ام بجن کشف کردن و وکه هونجی لسر اکران دبینن نها جوان دیاربکر خورتن دیاربکری حتی و ساعت حتی به ساعت هم با بجه در دور دو جی دنوا آویده خو هینک دکن نوا و داره انزله یعنی کانی انزله آنجی عینو زلال جوه درته هر وها یعنی چاو زلال وسه حقیقتا آوکه براق آوکه گلک زلاله اما وها دچه سر باخچه هفت ساله دیروکی او باخچه هفت ساله جی دچن کو داره دچن سرچمه دیجله لوی داره وکدن جی ام بجن وسایت شارداری لوی داره هنه او جی وی کانیه آوید بنو لسر شقامان وی گیای لسر شقامان هر وها آو دادن دو جامر لوی داره نسایق وال لوی داره از بچکل گروا باخوام مرحبا شماره اولا هم گلت با مرحبا سر چاوا روزی رمضان و پاشیف چا در واسطه روز رمضان و پاشیف ولا ایوار افطار خوات کنم تنت خبتن حیانی ساعت 5 سری سبه خبات و روز خوشتره یا شف خبات ما شف خوشتره شف اینکه شف خوشتره سروی کانیا انزله و آوا تبرک ام گلک ممنونم ام هینکن سرین دبن بله از همش خالو پرسم هم پاشی و خواهد شواده کن را پاشی و خوام بیرون ساعت نهادان 11 تینه ام خوازن کنم بزو سفری خوام سه سفری خوام با بشن بزو مرمال ام سورا خو ام بخون ام بزو تیزاورن دو سفری مدبینم بزو دو سفری خوشی با بشن ام مرمال ساعت 5-7 ام در مالی چند روزک مانه کو رمضان خلاص به چه در باس بو رمضان و یولا رمضان ام بروام بشم شغل بروجم در راد زین حتی چهار نیوام سال را درشکرینه خواهی که ام تینه بین اگونه بین یعنی چطور گلک خوش در باز بوش وارج خوش راست انیست ام نبینی رود که در باز بیانی بله گلک سپاس مالات اول سر کانیا انزل ام در کتن پیش بری و هر وها سایقن تانکرن آویجی یم بار هلگرن آویجی وسا کو روجا خوش و باش در باست به لجیرجی هر وها دنوا آویده جوان دیاربکر حتی و ساعتجی هیچ در بن ابنافچا سوره دیاربکر کو هند زانن 3 ماه 4 ماه قدخه هبو شرو پفچون لوی داره هبو لبلن ها قد دنگ چکو اودی لوی داره خویانا که ناین گهمه تن لنوا سوره ام بجن دنگ جوان دیاربکر جسر و آویتن سپاس بۆ هاوکارم حەسەن کاکۆ کە لە ناوچەی سووری شاری ئامادەوە لەگەڵم بووی سپاس بەڵێ دەچمە لای هاوکارم نیعمەت ماڕونسی کە لە دهۆکۆ لەگەڵمە نیعمەت هەف دەمێتە باش هەفکارین من دەبێژن توی ناف کەمپێن ئاوارایی لە دهۆکێ ئەو ئاوارەیە نوێرێ چاوە پێشوازیە لێ پاشیوێ دەکەن چاوە پاشیوێن خوا دەکەن ڕەوشاوان چاوانە ڕەوشە ژیاناوان چایە بەتایبەتی ابدامت باش که کوانو کو تا اشارت بده بلم نکرد کمپا کبرتو یکین کو یا آوارین شنگال و دورو برتوینه جی مسلمان و ازدیا پیتید پترج 14000 کسال وی کمپین جین و کمپی ده هندک بنامال عرب جیت ده هنه هر وساس چال بنامال که ترکمان کو دبر برطلانه جی پاشی ول ویری براستی ریو رسمین امریکن رمضان نابا مسلمان وی کمپی ده گله که سختی دیجواری چیتن کو بری دمکی کم افکار به نمای نبونا هندک آوه
gelek rewşawa biçare kiriye lewma jî hindek şwa hawlatiyan nava vê malê dane boî çendê em bizanîn kanê rewşawa Remezanê çawa pêşwazî Remezanê dikin hejmareka zor ya wan hawlatiya me daxwazê kiriye ku li vêrê xirve bibin her çende wekû me îşaret pêda ku kareb jî nema wextê karem nemî tu hebûna germaka zor ku çile jî ke gelekî şwala eke zehmenê dengê jî kim keneke zehmene bît belê em daxwazê care biraderê xwe bikin bêjin ve heyva Remezanê ya ekut bêjin paşî ve hîn jî wekû aware yê şingarê de bera şingarê û gelek jî bira me zidî jî vêga bê mêvanê tevene hîn çawa rewşa xwe ya paşî vêr vêrê borînin دەستپێکێ خێراتنە کەنالێوەت کەم و سەرسەرا و سەر چاوە هون بێن زەحمەتەوە کێشایی بۆ خاتریبان ئاوارە خودێ سەیدال بێرێ جێوازیەکە گەلک مەزن هەیە ڕەمەدانێ پێدرێ و شنگال دەما شنگال دەمە تشتێمە هەمووی ئامادە بوو بەرمەڵ پێدرێ البێرێ خودێن مقت يعني تشتكي سهل دهما هيا ومشكلة كيشيء كم مصدر كم بيدا هيا يعني مشكلة آبي ويا الصفر كم بيدا خدين نوكا هناك كارت كم بيدا هنا بين روج شش روج آب ناقي طبعا ما بكيشة مصدر بيري آبا ونوكا ما تزاني كارب نوكا ديشيت بشيء حتى بارجي كارب بشيء بس دف من نشوف بس أب ساري خدي أبروكا أمزان ساعات دوانزا جانا كارب ديشيت أبروج 3 ساعات ديشيت وبعدين حالي أوارا بخدي بروجي بدر رمضان بدري بچك زحمة دي كتير بله کوانی که شوا برایت زدیجی که هاتی بوی میوان الوان مسلمانان بجین رمضان دا کو باجر شنگاری جی باجر پیک و جان بویه ابرو کجیل کم پیجی هین و کو مسلمانو زدی هر وکو شنگاری هین پیک ونه اوی براتیا هات چت بیجی خدای براتیا ما گلگا باشا براتیا ما دجارا مگوتا جناب نائب محافظ جی مگو قنجبا کمپا نکبرتوبا کمپا پیک و جیانه با ازدی مسلمان مسیحی هم اشکال تیدا هنا براتین پیک رجین چنا بایک والله ایسال هاد نام چنو بین بایک اکیما بیجا چما نقطه بری پا برادر ما اشارت پیدا آب نینا کهربا نینا حاله کی پیسا جوی تشتیام دیم البایک کنو شیو و روجو بهر بکا او بروجینا پا خاطره روجی دوان و خاطره رمضان ام نب روجینا نبونا روجی ما باور بکم نه خوارنیل داری وان خونو نم جخارا کشنو باور بکا ام ریز و احترامه گلک جرات گرین بل ام بيجين وكو مسلمان كل فيري تشر رسميت مثلا ام بيجين وكو بانجك تيتا دان ان وكو تشنبو نفيج التراويح حال فيري تشي هيت شكاين رسمي بكان دست بيكي خيراتنا وتكم بس خذي سيلاف تشتانين داخ ما بري كان بيدا نامز قفتنا ولا تراويحنا وما تشنينا وبلي هندي من جماعة تجي بحث كر مشكلة ما درجة إيك كهرباء وآف يعني تصور بك إنه روجي يعني ساعة دونزي شافي كهرباء قد تثبت نايت حتى ساعة شاري سبيدي يعني حتى بينجي سبيدي وعالم دي شوا باشيفا خود دي شوا روجا خبورينت وجاب روجي جي قالك كهرباء قطعت بت وآف يعني مشكلة كهرباء كهرباء وآف درجة إيكا ومهيفيا خود جين بريكاوا ام هيفيا يعني قالك ام افروبي حال خوش من هنا ندف ما قناه 24 يعني اف ملاتي دفيري قالك بزحمه تكشت وحالي وان ان شاء الله جاهز بله جاهز بله كوبان يعني بتريا غازندت آوارن او نبونا آوه کاربت و هاوینه دا ام بجین چله هاوینه گرمای دا پتریا آریشتوا بگاوی اوه نه نخواست مجی اوه هیوا رمضان اکو مسلمان و کمپی پروژینه گلک آریشه با چید بنو او جبرکا کردستان 24 دنگ خود گینه جهن بر پرس کو چاره کل آبا بتا کرنه کو اوه گلک مالش و مالان اوه 14 15 روز آف نگهشتی و کد بجین کارب جی نو که کاربا چوف کاربا نو که هجی اوه کردستان 24 مال دا کردستان 24 دا ما دا وانا بوی چند همشین برنامه خوی پاشی بد نفادا بکن هر چند پاشی وکا ساده الوی کم ببرید چیتن بۆ هاوکارم نیعمەت مارنووسی کە نێویەکێک لە کەمپەکانی ئاوەرەکان لە شاری دۆکەوە لەگەڵم بووی وەرەوە سوپاس بۆ هاوکارم حەسەن کاکۆ لە شاری ئامەدەوە لەگەڵم بووی وەرەوە سوپاس بۆ هاوکارم گۆران شاخەوان کە لە شاری هەولێرەوە لەگەڵم بووی سوپاس مامۆستا دێمە لای جەنابتەن ئایا خوای گەورە سوپاسی بەندەکانی دەکات قال رب العالمين فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون ذكري ممكن ذكرت عندكم
کاتێک کە ذکریکەی معنە لە عادی ذکری خوای دەکەی خوا رب العالمین لای مەلایکەتەکان حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێک دەفەرمێ خوا رب العالمین کاتێک کە عەبدەکە کە دەی لا إله إلا الله خوا لە حەفتە بەقی عەسمان لای مەلایکەتەکان باز دەکاتن ذکری ئەو عەبدەی دەکا خوددا رب العالمین معنای دەکاتن باسی عەبدەکەی دەکات واکە شکرانش کە خوا رب العالمین زیاتر دەڕژێتە سەری باشە سوپاس نەکردن ڕاکێشانە بەرەو بێباوەڕی والله ئەوجە دەبێتە سەر ئیمانەکەی کابرای خوادەوێت لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم وە لە ئین کەفەرتم ئین عەذابی لە شەدید ئەوایەتێک کە مقەدیمە باسمان کرد ئەگەر شکرانەی خوامان کرد خوا زیاد دەکات ئەگەر کوفرانەمان کرد خوا عەذابی لێنتە سەری عەذابی لێنتە سەر ئەو کەسانی کە شکرانەی خوا ناکە لە بەرەوەی خوا ئێمەی خەڵق کردیا لە بۆ عیبادەت وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون ئێمەی دروست کردیا خوا لە بۆ عیبادەتی خۆی ئێمە دەوێت هەموو کاتێک ملکەتی ئەوامری خوددا رب العالمین ئەو عیبادەتە بۆ سوپاس گوزاری بکەین یاخود بۆ ترسە دەیکەین ئەگەر لە بۆ ترس نییە هەر کەسێک دەفەرمێ من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها وما ربك بظلام للعبيد ئەگەر عملی صالح دەکەین نوێژ دەکەین لەو خۆتە وەکو تەجبی نەبی تەڵەبا ئێستا سوبەینێ ناجح بی لۆ چێ لۆ خۆیتی تەجبی نەبی خوددا رب العالمین ئەگەر عملی باشت کرد لۆ خۆتە خوا ناوێ عەبدەکەی خۆی باتە جەهەنەم نەک لە بۆەوەی تادید دەکا خوا رب دەفەرمێ ئیلا لا ئیکراها فی الدین خوا بە زۆر پێت نالێ ئەگەر شکرانت کرد ئەوە لۆ خۆتە باش ئایا سوپاسکردن بۆ بەدەستهێنانی سەروەت و سامان و کۆکردنەوەی پارەی زیاترە یاخود بۆ پاداشتێکە لە ڕۆژی دوایی وەری بگرێتەوە لە دنیا خوددا رب العالمین ڕێگایدایە تیجارەت دەکەی داوا دەکەی عمل دەکەی ئیش دەکەی وە قیامەتیش ئەگەر ئەو پارەت بە شتێکی باش سەرفت کرد ئەو خوا رب العالمین پاشدار شوە دەگری ئەمە لە شتی خراپت سەرف کرد وەکو سوالەکەی عن مالی من ئەین اکتسبتەوە فیما ئەنفەقتەوە ئەو پارەی بەدەستت کە لە چێتینە کوت پەیدا کرد لۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئینسانی فەقیر پێشی دەوڵەمەندی بە 500 ساڵ لەستە باش حیسابەکەی دیار مەسەن لۆ سەبەبەکەی چێ با بزانین لەبەروەی ئەو کەسێک کە فەقیرە مەسەن 10,000 10,000 ئەو پارەی خۆمان سوێ حسابی لەگرێت زەحمەت ئەو 10,000 لە چێ بوو خوایە خۆ داگەر چوومە کرێ کاری لە مەیدانی عەمەلە ڕاوەستام ئیشم کرد کەسا ئەو 10,000 دامن ئەوە دیارە بەڵام کابراایك 500 دەفتەر 1000 دەفتەر 2000 دەفتەر وەرە حیساباتی بکە وەرە لە چێتینە لە چێت پەیدا کرد وە لە چێ سەرف کرد ئەوە حیساباتی زۆر دەوێت کەواتە و سوپاس گوزاریە ئەبێ بۆ هەردووچیان بێ لە بۆ هەردووچیان بەڵێ ئەگەر بێت لە بۆ عملی باش بکە کابراایکە و پارەی سەرف کرد لەەوە شتێکی چاک مزگەفتێک دەکا مستەشفایەک دەکا پردەک دروست دەکا بیرەک دروست دەکا زادەکی چا دەکا ئەو کەسانە ئێستا تەماشا مستەشفایەکە ئەو مستەشفای کە دروست دەکا کابرا مەسەل سوبینە مەکتەبەک دروست دەکا چەند تەڵەبەت تەخەزەوە لە بۆی سەدەقەی جاریەیە پاش مردنیشی لە بۆی دێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم إذا مات ابن آدم انقطع عملي إلا من ثلاث صدقة جارية یەک لەو سەدەقەی جار پاش عملەکەی پاشی مردنیشی لە بۆی بەکەلچی دێ بەکەلچی دێ ئێستا ئیمەوە بەس مزگەوتەکە مەسا مستەشفاش خێری هەیە پردەکە دروست دەکەی بیرەکە دروست دەکەی مەکتەبەکە دروست دەکەی ئەوانە چەند ئیسفادەی عالەم کرد ئەوە خێری سەوابی لەوەی دەنووسێ ئایا گەورەترین سوپاسگوزاری ئیسلام بوونە لەبەروەی ئیسلامبوونەکەی چییە لەبەروەی خوا رب العالمین کە داینەدەوە یەکەم شت سوپاسی ئیسلامەکەی بکەی کە مسلمانی خوا دەفەرمێ ئین الدین عند الله الئیسلام ئەو ئیسلامی کە خوا بەخۆی ئەمری لەسەر دانایە بەڵێ باشە سپاس بۆ سەید سەفا سەید غانم مامۆستای ئاینی کە لە تەوەری یەکەم بۆ ماوەیە کاتژمێر لەگەڵم بۆی سپاس ئەمە مەمنونین زۆر سپاستان دەکەین خوا جەزاتان بدە مەمنون زۆر سپاس بەڵێ پاشیف بەردەوام دەبێت ئەمە تەوەری یەکەم بوو کە باسکردن بوو لەسەر ڕازیبوون بەو بەشەی کە خوای گەورە پێیداوین لە سەری کاتژمێری دووەمی پاشیف با بڵێن پاشیف بەردەوام دەبێت تەوەری تەندروستیە لەگەڵ با بڵێن دکتۆرێکی پسپۆر باس لە نەخۆشیەکانی چاو دەکەین تاوکات جارێ خواتان لەگەڵ
لە دووری چەندان کیلۆمەتر پێش ئەوەی بگەیتە شاری مەکەی پیرۆز تاوەرێکی گەورەی ڕووناک دێتە بەرچاوان. ئەم تاوەرە کاتژمێری گەورەی مەکەیە، کاتژمێرێک کە تا لەو شارەدا بیت پێویستت بە هیچ کاتژمێرێکی دیکە نابێت. کاتژمێری مەکە لە ساڵی 2008 بە فەرمانی شای سعودیە بڕیاری دروستکردنی دراوە. ئەم کاتژمێرە 601 مەتر لە ڕووی زەوی و بەرزە و بە گەورەترین کاتژمێری جیهان دەژمێنرێت. ڕوبەری ئەو کاتژمێرە 43 بە 43 مەترە. لە هەر چوارلاوە ناوی ئەڵڵای لەسەر دەدرەوشێتەوە. ئەندازیاریانی سەرپەرشتیار بە جۆرێک داناوە کە دەتوانرێت بە دووری 13 کیلۆمەتر لە کاتژمێرەکەوە زۆر بە ئاسانی بزانیت کاتژمێر چەندە و لە کاتی بانگیشدا بە دووری 7 کیلۆمەتر دەنگی بانگ دەبیسترێت. سیروان حەمەساڵح ئەندازیارێکی کووردە کە لە دەستپێکی ئەو پرۆژەوە کاری تێدا کردو و بەشداری دروستکردنی بەشێکی زۆری کاتژمێری مەکەی کردووە. ئەو دەڵێت لە ساڵی 2007ەوە کاتێک لە کۆمپانیایەکی ئەڵمانی کاری دەکرد وەکو ئەندازیارێکی لات و دەستنیشان کراوە بۆ ئەوەی لەگەڵ ئەو تیمەی کۆمپانیاکە بەشداری دروستکردنی ئەو کاتژمێرەکە. هەرچەنە مەکە بڵێن بە حرم بەناوبانگ و شتێکی ئیسلامی گەورەیە، بەڵام لە عینی کاتە لە لایەکی ترەوە شانازیە بۆمان کە بۆ بە ڕەمزێک لە سیاحی مەکەیە کە ئەبێ بە یەکەم ئوتێل بە یەکەم بینا بە یەکەم ڕەمز بڵێن لە سعودیە هەمووی یا لەم منتیقەیە هەمووی. بۆ منی ژۆک و کوردی یەکێ بووم لەو هەموو قەومیاتانەی کە تیا کە بڵێن کە بەشداریمان تیا کرد، بەس بەلامەوە خۆشە لەلایەکەوە کە تاکە کوردم لەو هەموو قەومیاتە بەشداریمان تیا کردبێت. لە دروستکردنی کاتژمێرەکەی مەکە زیاتر لە 21,000 گڵۆپی سەوز و سپی تێدایە کە لە کاتی بانگەکاندا دادەگیرسێن. بارستەی هەر بزوێنێکی دەکاتە 21 تۆن و زانیاری کاتەکان لە 5 کاتژمێری ئەتۆمی یەکجار وەرد و پێشکەوت و وەردەگرێت. ساعتەکە لە بەرزی 400 مترەوە دەست پێەکە، ساعتەکە لە بنی ساعتەکە تا ئەگاتە هیلالەکە 200 مترە، یعنی لە ئەرزەکەەوە گە حسابیکە تا سەرەوە هیلالەکە 600 مترەکە 601 مترەکات بەرزەکەیەتی، ساعتەکە خۆی 50 مترە وتمانەگەرۆک و بینا حسابیکەین وابزانام جارێکی تریش باسم کرد ئەکاتە بینایەکی حەڤە تابق یعنی زۆر زۆرە بەس ساعتەکە حەڤە تابق وەکو بینایکی حەڤە تابق بەرزە بێت. ئەم پرۆژەیە لە 7 تاوەری زۆر بەرز پێک هاتووە کە 11,000 ژوور و شوقەی تێدایە کە لە یەک کاتدا جێگەی 33,000 کەس دەبێتەوە و نزیکەی 250 ئەسانسۆر ئیشی تێدا دەکەن. میلی کاتژمێرەکان ئەمانیش بە گەورەترین میلدا دەنرێن لە جیهاندا، هەریەکەیان 24 متر درێژە. ئەم ساعاتە ساعتێکی ئەتیادی نییە، بەڵام حساسترین ساعاتە و دقیقترین ساعاتە لە هەموو عالەمە و مربوطە لاسلکیان مربوطە بە هەموو سنتەری تەوقیتی عالەمیەوە کە وابزانام 6 سنتەری تەوقیت هەیە لە عالەمە، یەکیان ئەوەی لەندەنە، یەکیان لە یابانە، یەکیان لە فەڕەنسا، یەکیان لە ئوسترالیا، ئەوەی من زانیاریم هەبێت مربوطە بەوانەوە و ساعتەکە قەت پێش و دوا ناکەوە حسابی بۆ کراوە کە لە ماوەی 2000 ساڵە یەک سانیە دوا بکەوێت یا پێش بکەوێت و هەموو سەری ساعتەکە وا پرۆگرام کراوە کە خۆی ئەبدەیت دەکاتەوە ئەگەر پێشکەوتنێ یا دواکەوتنێ بەهۆی باری ئاو هەواوە یا ڕەشەبای سەرەوە لەو بەرزیەوە تاسیری تێ بکات لە سەری ساعتەکانە جارێکی تر چاکێکاتەوە واتە ڕۆژی 24 ساعت 24 جار ئەبدەیتی خۆی کاتەوە ڕێگە بێتەوە. کاتژمێری مەکە لە هەمان کاتدا لە دیوی ناو لە نێو چوارڕوەکەیدا ناوەندێکی دیراساتی فەلەکی تێدایە کە گرنگی دەدات بە هاتوچووی مانگ و ئەستێرەکان و بە تەلەسکۆبی تایبەتی ئاگاداری مانگ هەڵهاتن و
ئاوابوون دەکرێت و ئەمە شوای کردووە کە ببێتە جێگەی سەرنجی هەر کەسێک کە سەردانی ئەو شار بکات. خۆزگە لە کوردستان لە یەکێ لە شارەکانە شتێکی میعماری سەرعێکی میعماری دروست بکرایە کە ئێمە ژۆک و ئەندازیار بمانتوانێت دەوری خۆمانی تیا ببینین. پاشیڤ بەردەوامە لە تەوەری دووەم کە تەوەری تەندروستیە تایبەتە بە نەخۆشیەکانی چاو لەگە دکتۆرێکی پسپۆری چاو گفتوگۆ لەسەر نەخۆشیەکانی چاو دەکەین. بەڵام بەر لەوەی بچینە سەر تەوەرەکە پاکێجێکمان هەیە لە وڵاتی چین درێژترین و بەرزترین پردی شوشەی دروست کراوە. درێژی ئەو پردە 430 مەترە وەروە بەرزیەکەشی 300 مەترەوە تێچووی ئەو پرۆژەیە بەگشتی 39 میلیۆن دۆلارە. با بێکەوە بینەریان پاکێجە بین. پردی ژانگجیاجی بە درێژی 430 مەتر، پانی 6 مەتر و بەرزی 300 مەتر دوو لووتکەچیای بەیەکەوە بەستۆتەوە. ئەوانەی لە بەرزایی دەترسن ئەستەمە بتوانن بەسەر ئەم پردەدا بپەڕنەوە. فانناو لیزان لە شاری چانگشاوە هاتوون. دەیانەوێت سەرکەشی بکەن و با پەڕینەوەیان مێژوویەک بۆ خۆیان تۆمار بکەن. لە دەستپێکێدا نەدەترسیام لێ هێدی ترسام زێدە بووە دەترسم بکەم خوارێ. ئەس گەشت دەبم لەنگێ من دەلە رزیام ئەس گەلێک ژوێ هەستێ حەز دەکەم. پردەکە لەلایەن هیام دۆتان دیزاینەری ئیسرائیلیەوە دروستکراوە. ڕیکۆردی بەرزترین و درێژترین پردی لە جیهاندا شکاندووە. ما لیانگ ئەندازیاری پرۆژەکە دەڵێ هەر پارچە شوشەیەکی ڕێڕەوەکان لە یەک کاتدا 30 کەس دەتوانن بە سەریدا تێپەڕن. پردەکە چەندین ڕکۆردی جیهانی شکاندووە لە زۆری ژمارە گەشتیارەوە. لە ڕووی بەرزی و درێژیەوە ئەمە یەکەم جارە لە هەموو جیهاندا تەنها شوشە بەکاربهێنرێت بۆ ڕێڕەوی پردەکە. بۆ ئەوەی خەڵکی باوەڕ بەوە بهێنن کاپردەکە زۆر سەلامەتە و هیچ مەترسیەکی شکان و کەوتنە خوارەوەی نییە، ئۆتۆمبیلێک دەهێنن کە کێشی زیاتر لە 2 تۆنە لە ناوەڕاستی پردەکەدا ڕای دەگرن. هەر بەوەشەوە ناوەستێ داوا لە 30 کەسیش دەکەن بە پیک لە شوشەکە بدەن، بەڵام شوشەکە بە شێوەیەک دروستکراوە هەرچەندە هەوڵ دەدەن ناتوانن بیشکێنن. بە هەموو هێزی خۆمەوە لێمدا نەمتوانی بیشێنم، ئەمەش باشی بەرهەمیچینی دەسەرمێنێت. ڕێڕەوەکە لە 3 چین شوشەی 1 سانتیم و نیوی دروست کراوە، واتە لە یەک کاتدا 30 کەس دەتوانن بە ئاسانی بەسەریدا تێپەڕن. دروستکردنی پردی ژانگجیاجی هۆکارێکی دیکەیە بۆ ڕاکێشانی گەشتیاری بیانی و ناوخۆیی. هۆوانگ مینگۆ تەمان 86 ساڵ خەڵکی گوندێکی نزیک ئەو شوێنەیە کە پردەکەی لێ دروستکراوە لەگەڵ کوڕەکەیدا هاتووە دەیەوێت بۆ یەکەم جار لە چاوی باڵندەکانەوە دیمەنی ناوچەکەی ببینێت. شتێکی زۆر جوانە، شتێکی مێژووی و ناوازەیە. لە چەند ساڵی ڕابردوودا چین چەندین پردی بەرز و سەرنجڕاکێشی لە شوێنە گەشتیاریەکاندا دروست کردووە. ئەم پردەش یەکێکە لەوانە. هەندێک وردەکاری تەکنیکی پردەکە تەواو نەبوون. دوای تەواوبوونیان بڕیارە لە کۆتایی مانگی داهاتوو بە فەرمی بکرێتەوە. نەریمان هەورامی کوردستان 24. لە تەوەری دووەمی پاشیڤ باس لە نەخۆشیەکانی چاو دەکەین بە میوانداری دکتۆر دیار عەجیل کە لەگەڵم دەبێ. دکتۆر بەخێر بیت.
چەند زۆر نەخۆشی چاومان هەیە بناوی خی گەورە هێبان سەرەتا زۆر سپاس بۆ بەنامی پارچە بۆ میوانداریەکەتان ئەو نەخۆشیانی کە ئێستا باون لە کۆمەڵگەی کوردەواری ئەوانن کە مەسەرەن زۆربەی خەڵک دەناڵێن بەدەست کەمبینی یان هەستیاری چاو یان ئەوانەی کە توش بووی نەخۆشی شەکرن ئەوانە زیاتر نەخۆشیەکە باوەکان کە ڕۆژانە ئێمە لە ڕاوێژکاریەکانی نەخۆشخانە میریەکان دەیانبینین بەڵێ ئەی کەمبینین چییە و هۆکاری کەمبینین چییە؟ بەڵێ لەسەر تامە با پێناسەیەکی کەمبینی بکەین کەمبینی بە پێی ستانداردی جیهانی ئەو کەسەی کە پشکنینی بۆ دەکرێت پێویستە لە دووری 6 مەتردا بنیشێ ئەو پیتەیان ئەو ژمارەیە کە لەسەر ئەو تابلۆیە بەو کەسە پیشان دەدرێتن دەبێ لە دووری 6 مەتر بێ ئەو پیتانە ستاندار دەکەن هەر کەسێک لەم پیتانێک کە لە شێوەیەک دانراوە کە 6 لەسەر 6 کەمتر ببینێ ئەمە پێدرێت کەمبینی کەمبینیش هۆکاری زۆری هەیە و دەتوانین مەسەرەن لە منداڵی بچووکەوە پۆلینیان بکەین تاوەکو دەگاتێکەچی بەتەمەن بەڵێ باوترینیان لە نێو وەک دەبینین زیاتر باوترینیان لە نێو بەتەمەنەکانە بەڵام ئێستا دەبینین ئایا تا چەند گەنجانیش دێن بۆ لای ئێوە ڕێژەکەی بەرچاوە زۆر بۆ ڕێژەی کەمبینین لە نێو گەنجانیشدا بەڵێ ئەمە بۆ پشکنین پێویستە پۆلینی بکەن بە شێوەیەک لە منداڵی تازە بوو لەدایک بوو بەڵێ پێویستە هەموو دکتۆرێک پزیشکێکی مەسەرەن منداڵان پێویستە چۆن پشکنینێکی سەرەتایی جەستەیی بۆ مرۆڤ دەکرێتن بە منداڵی تازە بوو پێویستە پشکنین بۆ چاوی ئەو منداڵت تازە لەدایک بۆش بکرێتن ئەگەر ئێمە بگەڕێنەوە سەر هەندێک شتی قەدیم دەبینین لە هەندێک فۆتۆگرافەکان مەسەن لە وێنەکان دەبینین ڕسمەکان چاوی ئەو شخصە هەندێکیان سوور دەردەکەون ئەمە شێوەیەکی طبیعی چاوی مرۆڤە بەم شێوەیە دەتوانین مەسەن لە منداڵش تازە بوو بتوانین ئەو ئایا ئەو منداڵە شێوەیەکی ئاساییە چاوەکانی یانیش هەر هۆیەکەیە کە دیتنی لە داهاتوودا تۆزێک کەم بکاتەوە باشە دکتۆر پێتان وانە پلەیستەیشن یاخود کۆمپیوتەر یاخود تیڤ ئێستا هۆکاری سەرەکی بن بۆ با بڵێن کەمبینین بەڵ ئەمە ئێستا خۆم هەر باسی ئەو مۆزوع ئاشمان دەکرد لە بۆ جەنابەت ئەو ئێستا دەبینی لە هەموو ماڵێک مەسەن دەبینی مۆبایلی هەستی زیرەک هەیە ئایپاد هەیە منداڵەکان زۆربەی دایک و باوکان بەوە خەریکیان دەکەن تاوەکو کاتێکی باشتر خۆیان مەسەن بە شتێکترەوە مەشغوڵکەن منداڵەکەیان بە شتێکتر مەشغوڵ دەکەن ئەوانیان زۆر تەسیری هەیە لەسەر چاوی مرۆڤ خاصەتەن کە شتی نزیک کە تەمەنێک پێش ئەوەی بگاتە بلوغ ینی هەر کەسێک پێش بگاتە 18 ساڵ زۆر بەکارهێنانی ئەو شتە نزیکانە کاردانەوەیەکی خراپی دەبێت بۆ لەسەر ڕادەی دیتن خاصەتەن ئەوانەی کە مەسەن زۆر شتی نزیک بەکاردێن پێش هەرزەکاری ینی پێش بلوغ بوون ئەوە بەتەکید دوورەکەیان زۆر خراپ دەبێت پێویستە چەند کاتژمێر سەیری تیڤ و یاخود ئەم یاریانە بکرێت و یاخود سەیری ئایپاد و ئەمانە بکرێت بڵێ هیچ با بڵێن ستانداردێکەیە بۆی چەند سیر بکرێت و دووریەکەشی چەند بێ بەخۆی لە بۆ شتی نزیک ئێمە پێمان باشە هەموو کەسێک لە پاش 40 سانتیمەتر تەماشای شت بکە سەر نەک و مۆبایلەکەیان ئایپادەکە زۆر نزیک بێ لە چاویەوە ئەوە لەبەر ئەوەی لە دواتر تووشی مەشاکلتر دەبی لە بۆ نمونە تووشی ژانە سەر دەبی تووشی سۆربوونەوەی چاو دەبی تووشی وشتی چاو دەبی ئێمە پێمان باشە لە پاش 40 سانتیمەتر بەکار بێ و ماوەی بەکارهێنانەکەش چەند کەمتربی بۆ ئێمە ئەوەندە باشترە مەسەلەن پێمان باشە بە شێوەیەکی پچر بەکاربێنێ نەوەکو مەسەلەم منداڵەکە 3 4 ساعت بە بەردەوام بێ ئەمە پێمان باش نییە پێمان باشە مەسەلەن بەیانیان کاتژمێرێک ئێوەران کاتژمێرێک بە شێوەیەکی پچر بەکاربێنێت چارەسەریەکان چین بۆ کەمبینین چارەسەرەکانی کەمبینین بە شێوەیەک دەست پێ دەکەن ئێمە لە منداڵی تەمەنی بچووک ئەمە پێمان باشە هەموو منداڵێک کە پێش ئەوەی بچێتە داینگە یان بورە پێش بستە مەسەلەن بەخچەی منداڵان پێویستە پشکنین چاویان بۆ بکرێتن تەمەنی 4 ساڵیدا دواتر لە تەمەنی 6 ساڵی بۆیان بکرێت لەبەر ئەوەی هەر کەمبینینێک کە لەو کاتە توانیمان بیدۆزینەوە بتانی چارەسەری بکەین بەهۆی دروستکردنی چاویلکەی زانستی بە شێوەیەکی زانستیانە تاوەکو تەمەنی ئەو منداڵە نەگاتە 9 ساڵ ئێمە دەتوانین بینینەکەی ڕاست بکەینەوە بیگەڕێنەوە 6 لەسەر 6 یان نزیک 6 لەسەر 6 تاوەکو دواتر منداڵەکە چاوەکەی تەمبەڵ نەبێ لەبەر ئەوەی کە تەمەنەکە گەیشتە پاش 10 ساڵ ئەو
نقصی کە لە ڕادەی دیتنەکە هەیە کە ناگرێتەوە 6 خەتێکە دوو خەتە ئەوە هەر ئەو هادەمینێ ئەو چاوە ئێمە لە کوردداری خۆمان زۆر شتێکی باوە ئێستا کە پێ دەگوتێت تەمبەڵی چاو یعنی ئیشەکەی ئێمە بە چاویلکەی پزیشکی بە چاویلکە دەکرێت و هەندێک حالتمان هەیە ئەگەر چاویلکە نەکرێت دەتوانین عادەسەی لاسقا هەیە دەتوانین لەسەر گلێنەی چاودا بنرێتن ئەو کاتە ئیشەکانی دکتۆر دێمە سەرباسی عادەسە و لێزەر و ئەمانە بەس هاوکار مەرجەنداغ لەگەڵما دوای ئەو دەگەرە وڵاتەن هاوکار مێرجەنداغ لە فڕۆکەخانەی ئەتاتورکەوە لەگەڵما باس لەوە دەکرێت کە ژمارەیەک گەشتیاری کورد لەو فڕۆکەخانەیە گیریان خواردو و داوای بەهاناچوونەوە دەکەن بۆیە دەمێت لەگەڵ ئێرجانداغ قسە بکەم ئێرجانداغ هەف دەمێتە باش هەژمارە کورد لەوەر بێژین گەشتیارن لەوەر ئاسێمانە و داخوازە لە هەوار هاتنێ دکەن و خەڵک بشتە جەمانە وان ئەرزگار بکە تو دکاری گەلوانە باخەفی و پەیامەوان بگەهێنی کەرەمکە Kovan piştî teqînê me got gel hemû seferên balafirê hatin betal kirin û ji ber vê jî li balafirxanê Atatürkê bi hezaran rewî asêmane lêre asêmane û niha jî li gel min çend hejmarek hemwelatiyên ji Başûrê Kurdistanê hene ez dixwazim li gel wan qisa bikim wê ser wê çi bêje merheba xêr bê navê te bixêr tu ji xelkê ku derî Serdar Osman min xelkî Başûrê Kurdistanê hewlêrim tu ji ku derî من هاتم كلية تقينه بوان هم يقدر كلية بيسي هزار كسر إذا برو دري سيارة راني استنى فندق يجي يعني هاتي ندري كسبة كذي بس تصوير كبزانة شيء أو خلك هم يدير كسبة كذي أمر قيناك أو من داري غير تمشي أو تصوير أول غير من داري غير يا أخي شو بتسم تركيش نازان يدوم كم نفرين وليرنا بس هم دون نفر بس يتكزي هاتيرا دوم تركيش نازان بدي فندق فندق 30,000 كاس بيت دري لو مطاري فندق لجيه الفندق يجنيه بربرسين كومبانيا تشي قوتن لقال وان قصه كردن بس سارج كومبانيا اطلس جروب قلت علاقه مني شي منيه بس مشكله ما نبوم كون ليره تشبك نيستا والله نازم ما قشتك ديما تسبك ليره ديارني روجك دوا سيكي دبتو نازان دوما تسينا فندق يدكو خلق يخرك انا حتى تشي وقت ليره بسكنن والله نازم ما قرزوز بعد تاي ساعات دو ساعات حتى بين لي زيت كتصور بك شنو اوتيل كيف لا نازن دياري 50 اوتيل بياكو اوبكين زين بتابتو ادي هو كمان او تك تك مصرفه فندق ديال لو انا فندق ديال اجنبي تاخذ اول شيء والله دا خوازي لازم ما علاجك لما بكن ما تسبكن هو تبعه من دار ياخذ خلك كودي بيوا يقني دنيا سين يتسال ما دا خواتي اوانا دريان كردين قلت علاج على ذكراني في القيسين كانوا لكردي هاتي ندير قوري وجه دفاع زي كسبه كزني بس هاتي ندير از خازم نقل حملاتي كدن قصه بكم كوان ليره شكره ما خد لكاري وريبر تجي ليره اسي ماي تشكو دري هاتي تشلي ومن سويتاتي ما سعدو تاعنا كمان هات ساعات حافظ جيشتيني او رودا ورويدا استا جواليرا ماينو او من الحركه ما قبيبين هر زينيه هر امان همو درك 20000 كسا هميان لا متاري درك دينا دري بس استا نازني تسيبكين نكز ما عند برزي او لا تقينوشي وهاي بسر هات زوجه بتدو تقينوشي بس هركز براي كزني ليره فرانا شن نفر اللي تاليرنا او تاري ما هاتين لو انا 150 نفر زياتره بلا ويلا هوليرش خرشي هوليري ليري اوش دقريتوا لو انا دو تاره هبوي هوليري يك ساعات يازدبو يك 12 و 15 دقيقه بو Ali hela berpirsin kompanya yetü agahi zanyere kat نا ولا كس صعب نيه Dinav brindaran da kesin ku divê teqînê de brindar bûn xizmên we merivên we hebûn نا كس نيه اما اما بيوندي من بو تقينو نبو بدنها لما دور بو من ناو ترانزيتي بوين hûn dûrî teqînê bûn دور بوين ما بري dengê teqînê ها دق بري هات دو دنك هذا ما بيسمع we çikir wê demê ولا ما تشكر ما دانش من ترانزيتي ما هيش نكر بس اوان تركا كان بن عواني خوان هم مشوج بون اجا ما ليبو بس ما تشي برينا ما دانش بون bitevay çend kesin lêre والله ما ليره لواني ما او هوليره مثلا بهوليره سليماني زياتر لواني 1000 كس هبي ليره بهمو تيار كان ez dixwazim digal mêwanên din jî qisa bikim merhaba bira tu lêre şku derê hatî lêre çi من السويد هاتم ليتوبول هاتم ستوكهولم هاتم تركيا بله seferên teyarê hat betal kirin û lêre asêmane بله ليرة عاصمة ليرة ناتوان هیچ بکن نازن تیمان بسرده با من گفت برونا داره اوتیل تان باقی نوشتانه دوای هیچ اوتیلک نبود
چاوەڕێکە نازانمە تاکەنجێ نادیارە چمان بەسەرێت چمان لێکەن و چۆن بڕۆینەوە مەتار چ بکەین لە مەتار چۆن بڕۆینەوە کوردستان ئەگەر ئەمە بزانین لەوانە بخۆنە سیارەی بگرین بە سارە بڕۆنەوە کوردستانیانەوە تا لەگەل تو کەسی بەرپرسان تێکیلی پەیوەندی دانی نەخێرە چونکە ئێستا شەوە هەموو کەس ناتوان پەیوەندی بە کەس بکە هەمووان خەوتووە لە سوید شەریکەکان لەبەرەوە نەماتوان پەیوەندی پێ بکەین چاوەڕێکەن تا بەیانی داخوازەوە چی داخوازم ئەوەیە کە بڵێم چی یعنی علاجێکمان بکەنێت زەوە یان ئەوەتە بمان نێنەوەیانەوەتە تیاریانەوەتە بە سارایی تر لە هەر کەسێک بتوانێت سوپاسیانەکەن تر لە ڕێگەی تورشە بیان لە ڕێگەی بڵێ لە ڕێگەی شەریکەی ئەتڵەس بێ گڵتەس گربم دخوازم لەگەڵ میوانی دە قسە بکەم مەرحەبا هون لێرە ئیشکو دەری هاتن خەڵکێکتن ئێمە لە سویدەوە هاتوین بەرەو کوردستان بڕۆینەوە لێرە ترانزیتمان هەبوو چاوەڕێمان دەکە بچین بۆ ناو تارە کاتێک کە ینی ئەمە گەر نیو سعاتی کە تاخیر بووین پێشتر ڕۆژبین سواری تارە دەبووین هیچ مشکلانەوە کاتێک ئەو مۆزوع ڕوویدا ئیتر ئەمە لێرە ئاسێ بووینە هاتیشین لێوە دانیشتی چاوەڕێمان کرد دوای ئێمان دەکرد بۆ ئێرە تیان بڕۆن ئەوە بڕۆن بۆ ئوتێل ئەمە شۆ مازایی پاسیان بۆ ڕاگرتوین لێرە دەمان بەنە ئوتێل کەچی دێن ئێرە پێم وابێ ئێرە ئەو شەو ئوتێلی مێ ناو فریزی ئێستاش نازانین شوێ عیلازمان دەکات چ بکەین بۆ شوێ بڕۆین باوەڕش کرد باوەڕاکەم ینی شوێن هەبێ وتێل هەبێ پیا و پچەی لێ بێتەوە شو مشکلێک نابێ بەڵام کێشەکە ئەوەیە نازانین بانی تارەکە دەڕات دووبانی دەڕوا سێبانی دەڕاونیە سارەکەی ئەو شەریکەش لێ ڕاوەستاوە پرسیامان لێکرد بەڵام ئەو ینی هیچ جوابەشی مێ نەداوە ئێستاش نازەم جا ئەگەر بەرپرسانی هەرم هیچ شتێکمان بۆ بکەن لێرە هاوکارێکی و خەڵکی بکەن باشترە ئەگەر نا ینی تارە نیە بۆ خۆتان دەزانن سارەش نازەم هەیە بۆ کوردستان پیا و بڕاتە یان نا زۆر سپاس مەمنون کۆوان مەرەوشە هەم وڵاتیان باشووری کوردستانی ئانی لێ دەرێ ژبیلی لەگەڵ هەم وڵاتیان باشووری کوردستانی gelek هەم وڵاتم بیانیژی لێرە ئاسێمانە و دخوازم ez der û dora balafirxaneyê nîşanî wê bidim kovan an hacî ew rêwiyên ku lêre asêmane ji ber ku nikarin derfetê wan nîne nikarin biçin otelê lêre ji xwe re raziyane û têda zarok mindal ciwan gelek kes li wê derê raziyane li wê derê li ser rê dirêj kirine û li wê derê îşe wê razên heta ku teyyareya wan dema sefera teyyareya wan bê diyar kirin û niha li wê derê jî gelek rêwî yên ku asêmane li sergiya li ser rê xwe dirêj kirine li wê derê razên îşe şewa xwe li wê derê derbas bikin ez dixwazim li aliyê wê derê jî nîşanî wê bidim kovan lêre jî ew kesên ku asêmane çend zarok û mindalên Sûriyê ne û Swêdê hatîne merheba ji te re ji ku derê hatî Em Swîd hatim. Tu lêre çi dik asêmayî çi bû Tare narwa. Baş e daxwaza te çi ye Dewêtim biçmەوە هەولێر یان سوید baş dehsî xwedê selametî bide Kowan lêre hem welatiyên Başûrê Kurdistanê zarok mindal me qisa kirdin û lêre li gel kelûpelên xwe li sergiya asêmane û dixwazin rayedaran berpirsan bila çareyekê bibînin û kêşeyên wan bê safî kirin her wa kowan ez dixwazim agahiyek girîng derbarê teqînê de bidim hejmara mirî û birîndaran jî guherî li gorî zanyariyên ku gihişt destê me li gorî zanyarî agahiyên nû du jê polîs 32 kes canê xwe ji destan û 88 kes jî birîndar bûn ew civek agahiyek darû em parve bikin 88 kes birîndar bûn û 32 kes jî canê xwe ji destan divê teqînê de بەێ ئەرجەنداخ پرسا من ئەو بوو و دناڤ قوربانیاندا کەسێن کورد هەنە Kovan derbarê nasnameya qurbaniyan de hêj tu agahiyek fermî natiye dayîn lebelê te gotin ew kesên hemwelatiyên Tirkiyê ne di nav wan de du polîs hene û yên din jî hemwelatiyên sivîlîn me got hemwelatiyên Tirkiyê ne lebelê di nav wan da
کوردên Bakurê Kurdistanê yan jî Kurdên aliyê din hene nîne tune lêbelê em ew kesên ku hejmarek hem welatiyên Başûrê Kurdistanê bû me li gel wan qisa kir din xizmên wan mariyên wan tu kes birîndar qurban dinav birîndaran da qurbanayan da nîne rewşa silametiyên hem welatiyên Başûrê Kurdistanê baş e bi silametin lêbelê tu ev kê wan bes yek qusirek wan keşek wan heye ku lê asêmane û dixwazin keşeyên wan bê safî kirin û seferên ku betal kirin yên teyarê ew ji demil dest bê dest pê kirin niha li wê derê jî ew kesên ku asêmane nizanin çi bikin gel diçin aliyê din gel diçin aliyê din hejmarek jî li alî hemberî rê li wê derê li gel seyyare otobêsan hatine sekinandin û kesên ku derfetên wan hene ku biçin otelê li wesayîtan li otobêsan siwar dibin û diçin yan mala xizmên xwe yan jî diçin otêla ku bê bicih kirin lê re jî kesên ku derfetên wan hene li gel otobêsan wesayîtan diçin otêlê tê bicih kirin û heta heştê êvarê jî hemû seferên bi teyyarê hatine betal kirin û lê re jî çûn hatina hinekî wesayîtan berdewam e lêbelê bi tu awayî naylên ku wesayît bikevin nav balafirxaneyê û ew kesên ku derfetên wan nîne lê derê li ser rê li pêş li ber balafirxaneya Atatürk Estenbolê lê re rawestiyane û li vê derê radizên û niha jî sekna wan berdewam e heta ku ji alî rayedarên berpirsên hikûmeta Tirkiyeyê jî ji bo wan daxuyaniyek pê dayîn di demên pêş de tê gotin Serokwezîrê Tirkiye Binalî Yıldırım de were vê derê û li pêş li ber balafirxanê Atatürkê bo rojnamegeran jî wê daxuyaniyekî bide li ser wê teqînê em jî li bendîne ku Serokwezîrê Tirkiye bê li vê derê û wê demê jî em ê yek serzindî daxil bikin. بۆ هاوکار مێرجانداخ کە لە فڕۆکەخانەیە تاتورک لە ئەستەمبولەوە لەگەڵم بوو سپاس بۆ زانیێرەکانت دکتۆر دەگەڕێم وە لای جەنابتان وتم باسی عەدەسە و لەیزەر و ئەمانە دەکەین ئەو عەدەسانەی زۆر جار دەبینین بە تایبەتش لەلایەن ئافرەتانەوە کە بەکاردێنرێن چ زیانێکیان هەیە بۆ سەرچاوی مرۆڤ بەڵێ لەبەر ئەوەی ئێستا بازاڕی کوردستان بە شێوەیەک ئازادە هەر کەسە بە شێوەیەک ئەو عەدەسە لاسقانە داخلی هەرێمی کوردستان دەکات زۆر جارەوەیە مەسەلەن پێشتر وا بوو بەس ئێستا لەبەر ئەوەی کوالیتی کۆنتڕۆل هەیە لەوانەیە تۆزێک ئیجرائاتیان لەسەردا تونند کرابێتن ئەمە کە ئەو عەدەسانە دەنووسین لەوە کاتی پێویستە لە دوای نەشتەرگەریە یان پاشی ئەمەلیاتی لەیزەر و لەیزیک و ئەو شتانە کە بەکاردێن بەس ئەوانەی کە ئافرەتان لە بۆ جوانکاری بەکاردێنن ئێمە بە هیچ شێوەیەک ئامۆژگاری ئافرەتەکان ناکەین کە ئەم شێوانە بەکاربین لەبەر ئەوەی یەک هەم مادەکەی دوو ئەگەر بگەڕێنەوە سەر بە شێوەی فەسلەجی ئەو گلەنەی چاو گلێنەی چاو هیچ دەمارێکی نییە هیچ خوێنبەر و خوێنهێرێکی تێدا نییە ئەوەی کە پێویستە گلێنەی چاو کە خۆراک و شتی خۆی وەربگری لە هەواوە وەردەگری کە دێی عادەسەیەک لەسەر گلێنەکە دادنەی هەم تووشی ئەوە دەبێت کە گلێنەکەت ینی تووشی نەخۆشی بکەی دەرهێنان و دانانی و لەوانەیە پیس ببی لەوانەیە تووشی نەخۆشی میکرۆبی بکەی لەسەر گلێنەی چاو بەڵێ باشە ئەی سەبارەت بە لەیزەر زۆر جار دەبینی وەکو لەیزەر وەکو چارەسەر بەکاردێنرێت کەسێک دەبینی دەڵێت چاوم کەس بۆیان کەم دەبینێت دەچی لێزەر لێدا ئایا دوای ئەم لێزەرە هیچ کار ینی کاریگەریکی لەسەر چاو دەبێت دوایەکەی مەبەستم لەوەنی ئەو کاتێکە لێ دەدا کە چاوی ئاسایی دەبێت و دەڵێ بۆ منە باشتر بوویمە بەڵام دوای ئەو چ کاریگەریەکی دەبێت ئێمە لە سەرتا پێویستە بزانین کە لێزەر شتێکە لە بۆ جوانکاری هەر کەسێک کە چاویلکەی هەیە دەتوانێت لێزەر بکاتن پاش ئەوەی چەند پشکنینێکی ورد لە بۆ گلێنەی چاوی دەکرێت ئایا ئەو گلێنەیە دەتوانێت ئەم لێزەری لەسەر بکرێتن و ئایا ئەو گلێنەی چاو دواتر تووشی هیچ مشکلێک دەبێ یاننا ئەگەر بێت و پشکینەکە بە شێوەیەکی ورد و بە جوانی کرابێتن بۆ گلێنەی چاو ئەوە هیچ مشکلێک ڕووناداتن و زۆر کەسیش ئەوانەی کە کردوێنە تاوەکوی ئێستا ڕادی دیتنەکانیان زۆر باشە منیش یەکم لەوانێک کە پێش 10 ساڵ لێزەرم کردو الحەمدولillah زۆر باش واتە لە دواتر هیچ کاریگەریەکی ناوێ ئەم دەگەڕێنەوە سەر ئەوە کە ئەگەر پشکینەکە بە جوانی کرابێ و بە جوانی قرار درابێ لەسەر لێزەری چاو باشە دکتۆر ئەی ئاوی سپیچێت زۆر زار دەبین گوێبیستەوە دەبین دەڵێن فلان کەس ئاوی سپی لەسەر چاوە
دەچین چارەسەری دەکات ئەمەیان چێ و چۆن چارەسەر دەکرێت بەڵێ بەنسبەت ئاویسپی هەموو کەسێک توش دەبێت هەیە زووتر هەیە تاخیرتر هەندێک هۆکار هەیە کە ئاویسپی توش دەبی هەموو کەسێک عادەسەی لە چاو هەیە کە کوردیەکەی پێگوتێت هاوێنە ئەمە بە شێوەیەکی شەفافە یان بە شێوەیەکی ڕوونە چۆن وەکو جامێک هەبێ ئێستا ڕوون بێ عادەسەی چاو بەو شێوەیە بەس لەگەر بە تەمەنبوون و بە ساڵاتچوونی مرۆڤ ئەو عادەسەیە شێوەیەکی تەڵخ وەردەگرێت دیتنەکە ڕادەی دیتنەکەی کەم دەکاتەوە ئەو عادەسەی کە لە چاو هەیە ناتوانێت چیتر ئەم دیتنە بگاتێتەوە 6/6 یان هەندێک هۆکارمان هەیە یەکلاوانە مەسەلەن ئەوانەی کە دەرمان کورتیزۆن وەردەگرن بە شێوەیەکی ناتەندروست بۆ قەڵەو بوون ئەمانە ئەوانەی مەسەلەن تووشی نەخۆشی شەکرە بوون ئەوانە زۆربیان توش دەبن هەندێکیان لەگەڵ تەمەن توش دەبن هەشمانە لەگەر زەبری دەرەچی مەسەلەن زۆر جاروێ مەسەن لە ئەسنای زەربەیەک بە چاو دەکەوی تووشی ئاویسپی دەبی ئەمەش عیلاجی ئاویسپی تاوەکو ئێستاکە بەس بە شێوەی نشتە دێمە سەر نەخۆشیەکان و کاریگەریان لەسەر چای مرۆڤ تۆ تازە باس لەوە کردوتت چاو نەخوێنبەری هەیە و نەخوێن هێنەریش هەیە با بڵێن لە هەواوە ئەوەکانی ئەوەی خۆی وەردەگرێت سوودانی کە خۆی هەیە باش ئەی زۆر جار دەبین دەڵێن ماسی یان گێزەر ئەمانە گێزەر کە هەمویان باشن بۆ چاوی مرۆڤ بی خۆی باشە بۆ چاوی ئەوانە کەواتە بە پێ قسەکەی تۆ بێ هیچ سوودیان نابێت بۆ نەخێر ئەمە باسی بەس گلێنەی چاومان کرد کە خوێنبەر و خوێن هێنەری نییە بەس بەشەکانی تری چاو مەسەلەن چاو بەگشتی هەیەی بە چاو بەگشتێتی هەیەی مەسەلەن تۆڕی چاو هەیەی کە مهمترین شت ئێمە ئەو خانانەی کە لەسەر تۆڕی چاون ئەو شتانێک کە ئێمە بە هەموو خەڵکێک دەڵێن و ئامۆژگاریان دەکەین کە بیخۆن مادەی کارۆتینیان تێدا یان مادەی ئۆمیگایان تێدایە ئەوانە ئەو خانانەی کە لەسەر تۆڕی چاون ئەوانە بە قوت دەکەنەوە تەقوی ئەو خانانە دەکەن خانەی کە لەسەر تۆڕی چاون کە لێپسراون لەسەر دیتن لەسەر دیتنی ڕۆژ و هەمانە خانەمان هەیە لە پسراون لەسەر دیتنی شەو بەڵ باشە باس لە زۆر زار دەبینین باس لە گۆڕینی گلێنەی چاو دەکرێت ئایا ئەمە ڕاستە ئەم گۆڕانکاریە ڕوودەدات و ئایا ئەگەر بشکرێت لە هەرێمی کوردستان ئەمە هەیە بەنسبەت یەک لەو شتانێک کە باسمان کرد کە گلێنە خوێنبەر و خوێن هێنەری نییە یەک لەو هۆکارانەی کە نەخۆش ئیسفادە لە دەکات کە گلێنەکەی بگۆڕدرێ بەڵێ هەیە گۆڕینی گلێنەی چاو دەکرێت نەک چاو بەس گلێنەی گلێنەی چاو دەکرێت پێشتر نەبووە لە هەرێمی کوردستان نەدەکرا بەس ئەمە وەزم لە ساڵی دووەم یان سێمین داین دکتۆرەکانی خۆمان پزیشکانی خۆمان لە نەخۆشخانە میریەکان ئەنجامی دەدەن و زۆر بەسەرکەوتوانە ئەنجام درراوەتەوە باش دکتۆر سەبارەت بە چاو سوور بوونەوە واروەها زۆر جار دەبین دەڵێ حساسی هەیە ئەمە چێ و چۆنە ئەمە بڕێن سەر مەوزوعی هەستیاری هەموو تاچێک هەستیاری هەیە لە جەستەی چار جۆر هەستیاریمان هەیە هەر کەسە و بە شێوەیەک هەستیاری هەیە لەوانەیە هەستیاریەکەی من لەگەڵ هیچ جەنابەت فەرقی هەبی لەوانەیە من بەخەوتن باش نەخەوم چاوم سوور ببێتەوە یانیش هەیە لەگەر ئەو جەوەی ئێمە کە جەوەیەکی وشکمان هەیە جەوەیەکی زۆر جارێ خۆڵاییمان هەیە ئەمانە هەمویان تەسیر دەکاتە سەر هەستیاری چاو چارەسەر چییە بۆ ئەمە چارەسەر لە کەسێکەوە بۆ کەسێکتر دەگۆڕدرێ 150 لە بۆ 170 ئەوانیان بەس پێویستە بە خۆپاراستن ئەوانەی کە مەسەلەن دەبێت خەوێکی باشیان هەبێ مۆبایل شتی نزیک زۆر کەم بکەنەوە ئافرەتەکان ئەوانەی کە زۆر مەسەلەن قەڵەمی ڕەش و کل و مسکارە بەکاردێن دەبی کەمی کەنەوە زۆر چوونە بە ڕۆژ یەکە لە هۆکارەکان دەبی کەم بکرێتەوە باشترین شتەوەیە چاویلکەی بەرهەتاو بەکاربینە عینەکەی ڕەش بەکاربینی تاوەکو لەو شارە دوورکەێتەوە و زۆر خۆی نەداتە بەر هەوای سارد مەسەلەن تەبریدی سیارەیە مۆبەڕیدە سپلیتە لە ماڵی بەکاردێن نابێت ئەو هەوای ساردە ڕاستەخۆ بەردەمچاوی بکرێت زۆر جار دەبینین هەندێک کەس هەیە لە خۆیەوە دەڵێت چیتە سەیدەلیەکان دەرمانخانەکان لە خۆیەوە قەترەیەک دەکرێت و بەکاری دەهێنێت ئامۆژگاریت بۆ ئەمانە چیە ئەو شێوەیە ئێمە بە شێوەیەکی ناتەندروست و نازانستیانە دایدنێن لەبەر ئەوەی کە ڕێگە پێدراوە لە بەشی چاو کە ئەو قەترەیە هەبێتن لە هەموو کەسێک دەتوانێت بەکاربێت بەس قەترەی دمۆی سنایە فرمێشی دەستکردە لەبەر ئەوەی سووربوونەوە هۆکاری ترمانێت لەوانەیە هۆکارەکەی هەستیاری بی لەوانەیە هۆکارەکەی بەرزبوونەوەی پستانی چاوبی زەختی چاوبی لەوانەیە ئیلتیهاببوونێکی بەشی ناوەوەی چاوەکان بێ هەر یەکەیان بە شێوەیەکەوە
چارەسەرەکەی جیاوازە لەگەر ئەویتریان بەڵێ باشە دکتۆر ئەو نەخۆشیانە چین کە کاریگەریان لەسەر چاو هەیە ئەو نەخۆشیانی بە شێوەیەکی گشتی و باسی بکەین ئەوەی کە ئێمە زۆر لامان گرینگە و ئێستاش حکوومەت زۆر باخی پێداوە ئەوانەی کە توشبوونی نەخۆشی شەکرن توژبانی نەخۆشی شەکرە ئێستا ئێمە الحەمدولیلا مرکزێکمانەیە مرکزی لەیلا قاسم و دکتۆری چاو لەوێ بە بەردەوامی ئەوانەی کە نەخۆشی شەکرانەیە پێویستە ببیندرێن هەر یەکەیان بە ینی سەردانی بە شێوەیەکی دیاریکرا و سەردان بکاتەوە هەمانە پێیان دەڵێن هەموو 2 مانگ جارێک هەمانە پێیان 6 مانگ جارێک هەمانە پێیان دەڵێن ساڵانە ئەوە شەکرە ئەی چ نەخۆشیشتر کاریگەر لەسەرەیە پستانی خوێن زەخت تەسیر دەکاتە سەر چاو لە هەندێک حالەتی مەثلەن ئەوانەی ئەوە لە کورداواری خۆمان باوە پێدێن ئەوانەی کە ڕۆماتیزمیان هەیە ئەوانە تەسیر دەکاتە سەر چاو و هەندێک حالەتی کەمان هەیە کە ئەوانەی کە پەیوەستن بە گورچیلەکان هەندێک علاقە هەیە لە بینی چاو و گورچیلەکان ئەی بەرچاو شینی چییە زۆرجە دەڵێن دەڵێت بەرچاو شینی یاخود بەرچاوی شین بووە ئەمە هۆکارەکەی چیە و چۆن دروست دەبێت بەڵێ بەرچاو شین بوون هەموو کەسێک بە شێوەیەک هەیەی ئەگەر تەمەشای شخصەکەی لەوانەیە خاستەن لەوانە دروست دەبێت کە زۆر لەبەر هەتاون شین دەبیان تۆزێک مەلە و ڕەش دەبێت بەرچاویان یان ئەوانەی کە چێشیان زۆرە و ینی چێشیان دادەبەزێنن ئەوانە زیاتر توش دەبن یان ئەوانەی کە زۆر خەویان باش نیە و زۆریش لەبەر مۆبایل و ئایپاد و ئەو شتانە بەکارسەریان چیە چارەسەریان بەس کەمکردنەوەی ئەو شتانەی کە باش زۆر جار دەبین هەندێک کەس هەیە بۆڕی فرمێسکی گیراوە فرمێسکی نییە ئەمانە چۆنە و بە شێوەیەکە و چارەسەری چییە بۆڕی فرمێسک کە دەجرێ ئەمە دەبی پۆڵینی بکەین بە شێوەی تەمەن هەمانە لە تەمەنی منداڵی کە تەمەنەکە پێشەوەی بگاتە ساڵێک ئەوانە بەخۆیان 195یان دەبێتەوە 195یان ئەوانە بەخۆیان دەبێتەوە بەس ئەمە ئامۆژگاری دایکان دەکەین بەس مەساجیان لە بۆ بکرێتن تاوەکو ببێتەوە بەس ئەگەر لە تەمەنێکی گەورەتر ڕوویدا مەسەرن لە تەمەنی 25 یان سەرەوەتر ڕوو بداتن بە گوێرەی ئەو جیرانی بۆڕی فرمێسکە لە بەشی سەرەوە جیراوە یان لە بەشی خوارەوە یان لە ناو تورەگەی فرمێسکیان لە جیراوە ئەو کاتە پێویست دەکات بە نەشتەرگە دەبینەشتەری بکرێت بەڵێ سپاس بۆ دکتۆر دیار عەجیل پسپۆڕی نەخۆشیەکانی چاو کە لە تەوەری دومی پاشیف لەگەڵمان بووی سپاس دەکەین بەڵێ بەر لەوەی کۆتایی بە بەرنامەی پاشێوی ئەم شەو بهێنین پاکێجێکمان هەیە لە سەبارەت بە شارێک لە باکوور کوردستان لە شاری خارپوتای باکووری کوردستان لە کۆتاییەکانی مانجی ڕەمەزان خەڵکی ئەو شارە بە دەنگی دەهۆڵ و کلارنێت ماڵاوای لە مانجی ڕەمەزان دەکەن ئێمەش بە کۆتایی هاتنی ئەم پاکێجە کۆتایی بە پاشیوی ئەم شەو دێنین تا پاشیوێکی دیکە هەر لە خۆشی دابن کومەلەیە چاند و گەشتیاری و کومەلەیە کونسەرواتوارە خەرپەتێ دێ لە پاشیوێدا چالاکیە خاترخواستنە لە مەها ڕەمەزانێ ئەنجام دەن و بە ئاوازە دەهول و کلارنێتێ خەلکێ دەڤەرێ بکشینە ناوە گوڤەند و ڕەقسێدا. گوڤەند و ڕەقس چەند ji بووی داوی هاتنا مەها ڕەمەزانێ بە هەنجی بوو بخێرئانîna cejnê ye. Çetin Çelikê serokê Komeleya Konservatwara Xerpetê li ser govenda paşîvê dibêje meha Remezanê li Xerpetê biyariya agirê çayê dest pê kir û dê bi govenda berdengê dehûl û klarnêtê jî bi dawî were. Sahur programlarımız böyle başlıyor. Programa paşîvên meha Remezanê bi lîstika agirê çayê dest pê kir û dê bi govend û reqsê jî berdewam be. Em jî dê tevlîbûna hejmareka zêde xatirexwe ji Remezanê dixwazin û silava li cejnê jî dikeyn û bi xêrhatinê lê dikin. Hêviya aştiyê jî bi hemû welatî dixwazin. Bütün ülkeye barış getirmesini temenni ediyoruz. Her çiqasî ev 4 salên xelkê Xerpetê li rojên dawiya Remezanê bi awayekî taybet xatir ji vê mehê dixwazin lê belê ev sal çalakiya wan mezintir û fermîtir bû ew hewl didin ku di salên bêda hîn mezintir û hîn berfirehtir jî lê bikin. Piştî reqs û govendê girsê xelkên beşdarî çalakiyê belav bûn û çûnev mal paşîvê bixwin.
گوڤار ئەحمەد کوردستان 24